بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاتان لەبێت بینەران و بیسەرانی ئازوو خۆشەویست لە هەر جێگەیەکن هیوای تەندروستێکی باشتان بۆ دەخوازین. ئەمڕۆژ بە یارمەتی هاوکاران و لەگەڵ هاوکارم شوان هاتین و خزمەتتان دەخوازین کە بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بێت. زۆر سپاس کاک دانیار بەناوی خوای گەورە و میهرەبان ئایزان سڵاوتان لێبێتەوە کاتتان باش ئاسوودە و کامران و بەختەوەر بن لە پرۆگرامێکی نوێی پەیامی ڕۆژ بۆ کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاواز لە خزمەتان نابین. لە بەش یەکەمی بەرنامەکەشمانە باس لە بابەتێکەکەین کە ڕەنگە وشیاری زیاتر گرنگ بێ بۆم بابەتە بەتابەت بۆ خێزانەکان یاخود سەرپەرشتیاری خێزانەکان یاخود ئەو ناوەندانەی کە بەشێکی زۆر لەو جیلێ دێدا ئەویش سەرەتای لاوێتی یاخود تەمەنی هەرزەکاریە ڕەنگە لەم بارەدۆخ و کات سەردەمەیە پێویست بەوە بکە وشیارانەتر یاخود تەندروستانەتر مامەڵە لەگەڵ هەرزەکاران بکەین کەواتە شۆڕی و بابەتە دەکەین چۆن مامەڵە لەگەڵ هەرزەکاراندا بەڵاوەسە لەو قۆناغەتا قۆناغێکی زۆر هەستیارە یانی زمینە سازێکی باشی دێ لەبەرەوەی کە منداڵە پێدەنێتە قۆناغێکی نێوە گرنگە بزانین مامەڵەی دایک و باوک دەبێت چۆن بێ لەگەڵ ئەم قۆناغەدا لەگەڵ ئەو هەڵچوون و تووڕەبوونی کەندێک جار هەیەە چۆن مامەڵە بکەن و بۆی کە یاخی نەبن یاخود لە ڕیانەدە لە نێو خێزانەکان بەڵازان لە چەوری دومی بەنامەکەشماندا باز لە پلانی ئابووری و ڕێخستنی خەرجەکانی خێزان دەکەین بابەتە بابەتێکی گرنگە کە هەندێک جار بۆی گۆڕانکاریە ئابوووریەکان و ئەو بودجەی کە لە بەردەم خێزانەکاندا هەیە گۆڕانکاری بەسەردادێت بۆیە ئەمەش پێمان باشە هەندێک جار کە باز لە پلانێکی جێگی بکەین بۆ خێزانەکان ڕووی ئابوووریەوە کە ئەو داهاتی کە لە نێو خێزانەکانە دەستیان دەکەوێت چۆن بتوانن بە پلانێکی زۆر باشەوە لەگەڵ خەرجەکانیاندا بیگونجێنن و ئەفزەڵێت بدەن بە چی کاتێک کە دەیانەوێت پێداویستیەک بکردن و بتوانن ئەو موچەی کە هەیەیان یاخود ئەو پاشەکەوتی کە هەیەیانە بتوان پاشەکەوتی بکەن و بتوانن بە پلانێکی جێگیرەوە ئابوووریکی باش لە نێو ماڵەکان تا جێگیر بکەن. وەروەها لە تەوری سێمیشماندا هەڵدەدەین پەیامێرانمان وەربگرین و کۆمەڵێک ڤیدیۆ و فیچەر و زانیاری دیکەشمان هەیە بۆ ئێوەی ئازیزمان ئامادە کردو. بەڵێزان ئەمڕۆ لە ئاسمانی شاری سلێمانی باران بوو مێ دەکەین ئەمە سەرتاسەری بێت و بەشێکی زۆر لە ناوچەکانی کوردستان شەپۆلی بارانبارین بیگرێتەوە لە وەرزەکان ئێستاکە پێویستە بارانبارین هەبێت بۆ مێدیەوەی ساڵێکی خۆش و ئارام و وەروە سەرچاوە و کانیاوەکان بژێنەوە بابزانین پێشبینیەکانی کەشوهای شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان بە گشتی گۆڕانکاریەکان چۆن. بەڵازان و خۆشەویستان لە چەوریەکەی بەنامەکەماندا باز لە قۆناغێکی گرنگی ژیان دەکەین کە قۆناغی دوای منداڵێویش قۆناغی هەرزەکاری بزانین چۆن
مامەڵە لەگەڵ ئەم قۆناغەدا بکرێت و چۆن مامەڵ لەگەڵ هەڵسوکەوتیاندا بکرێت زۆر جار لەم قۆناغەدا لەوانەیە جیاوازتر بێت لە قۆناغی منداڵی لەوەی کە جەستە گەشە دەکات و مێشکیشیان هەر گەشە دەکات لەم نێوەندەدا دایکان و باوکان ڕۆڵێکیان دەبێت کە مامەڵەیەکی دروست لەگەڵ هەرزەکارەکانیاندا بکەن کە لە نێو ماڵیاندا هەبن تاوەکو یاخی نەبن و بتوان پەروەردەیەکی جوانیان پێشکەش بکەن گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز مامۆستا ژینۆ عومەر ڕاهێنەری پەروەردەیی مامۆستا گیان زۆر بەخێر بێت. بەخێر مامۆستا. سەرەتا بەناوی خۆی گەورە زۆر زۆر سپاس دەکەم دەستخۆشی بەرنمەکەتان لێ یەکەم هیوای سەرکەوتنم بۆ کەناڵەکەتان بۆ هەموو بەرنمەکانتان دەستان خۆش بێ و زۆر سپاس مامۆستایان ئەگەر لەوە دەست پێ بکەین پێناسی قۆناغی هەرزەکاری بکەین هەرزەکاری کامە دەگرێتەوە. بەڵێ قۆناغی هەرزەکاری قۆناغێکە پردێکی پەڕینەوەیە لە مناڵیەوە بۆ گەورەبوون لەو نێوەندەیە ئەم مرۆڤە ئەمێنێتەوە لەم قۆناغەیە زۆرترین ڕژێنەکان و هۆرمۆنەکان لە جەستەیە دەرئەیە وای لەم مرۆڤە ئەکات کە هەڵسوکەوتی جۆرە و جۆری تیا دەربکەوێت نە ئەوەیە کە لە تەمەنی مناڵیە مابێتەوە و ئەوەشەکە تەمەنی گەورەبوونی هەبێت بۆیەوە لەگەڵ ئەوەشدا لە قۆناغی هەرزەکاریە لایەنی هەست و سۆزی زیاتر گەشە ئەکا وەک لە لایەنی عەقڵی و ژیری. هەتاگەر بۆی دایکان و باوکانیش باشتر یعنی توانی بڵێن 13 ساڵی تا 19 بە دیاریکراوی ئەکرێ بڵێن بەو شێوەیە بڵێ لە قۆناغی 12 ساڵیەوە تا 18 ساڵی 19 ساڵی هەرزەکاری دەست پێیەکە. زۆر جا باس لەوە دەکەن کە لەم قۆناغەدا جەستە زیاتر گەشە کە بەڵام سیرەکەین ئەم هێشتا مێشکی وەکو هەڵسوکەوتی لەگەڵ وەکو منداڵە ئالەم قۆناغەدا دەبێت دایکان باوکان ئاگاداری چی بن وا تەسەوڕ نەکە کە مەسەلەن جەستەی منداڵەکەی گەورە بووە ئیدی گەورە بووە و مێشکیشی گەورە بووە یان ئەقڵێتی وەکو منداڵی نییە بەڵام زۆر جار ئەمە بەدی ناکرێت لەوانەیە ئەقڵێت و بیرکردنەوەی هەر کەمێک وەکو سەردەی منداڵەکەی بێت. بەڵێ گرێکیۆرەی هەرزەکار لەوە سەرچاواگرێ لەوە دەست پێیەکە کە مامەڵەیەکی مناڵانی لەگەڵاکرێ هەندێک کات مامەڵەیەکی مناڵانی لەگەڵا ئەکرێ هەندێک کات مامەڵەیەکی کە شێوە و شکل و جەستەی ئەبینێ ئەڵێت تۆ کەسێکی گەورەی یان بووی بە پیاوێکی گەورە یاخود بووی بە ئافرەتێکی گەورە بەو شێوازە مامەڵەی لەگەڵاکە یاخود هەندێک جار بە شێوازێکی کەوەی کە تۆ هەر مناڵەکەی جارانی بۆیە هەرزەکار پێی ناخۆشە بە شێوازێکی مناڵانە مامەڵەی لەگەڵا بکرێ حەز ئەکا وەک تەمەنەکەی خۆی مامەڵەی لەگەڵا بکرێ. جا مامەڵەکردنی هەرزەکار ئەگەر لی نەزانی ئەگەر زانیاریت نەبێ لەبارەی تەمەنەکەیەوە سەختە بەڕاستی یعنی مامەڵەکردن لەگەڵ یا سەختە بێ بەس ئەگەر لی سەختەکەی ئەوەیە کە ناتوانێ دایکەکە یاخود باوکەکە مامەڵەی لەگەڵا بکات چونکە ئەو هەنێ هەڵسوکەوتی جۆرە و جۆری تیا دەرەکەوێت لەو تەمەنەیە دایکەکە یاخود باوکەکە پێی قوبوڵ نییە ئەڵێ من مناڵەکەم وا پەروەردە نەکردووە لە مناڵیا وا نەبوو لە مناڵیا گوێی لە خۆمەگەر لە جل لەبەرکردن یا لە هەڵسوکەوت یا لە چوونە دەرەوەمە هەمووی لە ژێر چۆن بڵێ ڕێی خۆما بوو دایکەکە یاخود باوکەکە وا هەستەکە بەس ئێستا ئەو وا هەستەکە بۆتە مناڵ کەسێکی گەورە ئەوێت شتەکان بە قسەی خۆی بێ بە بۆچوونی خۆی بێ بۆیە پێی قورسە مامەڵەیەکی وای لەگەڵا بکەن هەم مناڵە هەم کەسێکی زۆر گەورەیە. کەواتە مامۆستا ژینۆ باشترین ئەو جۆرە مامەڵەیە کە دایکان و باوکان پێویستە لەگەڵ گەنجێکی با بڵێن خانم بێ یاخود کوڕ بێ بیکە ئاماژەت بە خاڵێکی گرنگ کرد کە ڕەنگە ئیتر ئەو خۆی بڕیار بدا لە بازار چ جۆرە جلێک بکرێ ڕەنگەکەی یاخود کاتی خەوتنەکەی کەمێک چوونە دەرەوە هاتن دەرەوەی ئەبێ دایکان و باوکان چۆن مامەڵە لەگەڵ ئەمە بکەن تۆزە هێورتر بن تونتر بن. مامەڵەکردنی دایکان و باوکان لەگەڵ هەرزەکارە زۆر گرنگە لەوەی کە چەند خاڵێک ڕەچاوی چەند خاڵێ بکەن. یەکەمیان ڕێزگرتن ڕێزی زۆر لێ بگرێت تا ئەوش بتوانێت ڕێز لە کەسانی دەوروبەر بگرێ و ڕێزگرتن لە حەز و ئارەزۆکانیان و لە تەمەنەکەیان یاخود لەوەی کە ئەو حەزەکە بە شێوازێک جلوبەرگ بپۆشێ طبعا ێستا من لەگەڵ کچێکی تەمەن 12 ساڵ و 13 ساڵە شێوازی جلوبەرگی من جیاوازە وەک لەو ئەگەر بمەوێ وەکو من بێ وەکو من نابێ بۆیە گرنگە تۆ ڕێز لەو تەمەنەی و لە حەز و ئارەزۆکانی بگری و لەگەڵ ئەوەشدا پێویستە ڕەچاوی ئەوە بکرێ کە بەراوردیان نەکرێت لەگەڵ مناڵی خەڵکە بەراوردیان زۆر پێ ناخۆشە. جا من کە سمینارەکەم بۆ هەرزەکار ئەڵێم چیتان پێخۆشەیان چیتان پێ ناخۆشەیان چی باشە بە دایکان و باوکان بڵین بەو شێوازە مامەڵەتان لەگەڵا بکرێ. یەکێ لەو هەرزەکارانەی کە ئێڵەڵێ مامۆسادای من پێمانەڵێن کوڕی نازانم کێ لە تۆ پیاوترە
یا کچی نازانم چێ لە تۆ باشترە بەراوردمانەکەن ئەو خۆیەتی من خۆمم ئەها ینی ئەو کەسایەتێکی جیاوازی هەیە فروقی فەردی هەیە جیاوازی تاکە کەسی هەیە ناکرێ من مناڵەکەی خۆم بەراورد کەم بە مناڵێکی تر بۆیە بەراوردیان زۆر پێ ناخۆشە هەرزەکار هاوڕێیەتیکردن یەکێکە لەو خاڵانی کە زۆر گرنگە پێشەوەی مرۆڤایەتیمان درودی خۆی لەسەر بێ سێ حوتی داناوە لە پەروەردەکردنی مناڵە حوتی یەکەمیان تەنها یاری لەگەڵا بکە حوتی دووهەمیان ڕێنمایی بکە حوتی سێهەمیان کە لە 14 ساڵیەوە بۆ 21 ساڵیە ئەکەوێتە ناو قۆناغی هەرزەکاریەوە ئاماژەی بەوەیەوە کە هاوڕێتی لەگەڵا بکە ئەگەر دایک و باوک هاوڕێتیەکی پتەوی هەبێت لە ماڵەوە ئەوە ئەو هەرزەکاری لە دیوی دەرەوەی ماڵەکەی خۆی یاخود خێزانەکەی خۆی هاوڕێیەکی تر هاوڕێی هەبێ بەس هاوڕێیەکی تر هەڵنابژێرێ کە لادانی فکری و ڕەوشتی بۆ دروست بکە زۆر باشە مامۆستا ئەو زمینە سازیە چییە کە لە منداڵیەوە دایکان و باوکان منداڵەکانی ڕابن تاوکو کە گەشتە و قۆناغا پێوی گیرۆدە نەبن یاخود ناڕەحەت نەبن زیاتر واتە ئەو پەروەردە جوانە چین کە پێویستە لە منداڵیەوە لەگەڵ یابێ زۆر جار ئێمە باز لەو دەکەین کە منداڵ لەوانێ پێویستی بە کۆمەڵێشت نەبێ بەڵام بەڕاستی قۆناغێکی گرنگە و بیدایەتی هەموو ئەو قۆناغانی دیکەیە کە ژیانی ئەو کەسی پێداتێت تێپەڕ دەبێت بەڵێ ئەو پرسیارە و زۆر جوانە قۆناغی هەرزەکاری وەکو تۆ ئەڵێ قۆناغی مناڵی قۆناغی هەرزەکاری کاتێک زۆر سەختترە بێ زۆر زەحمەتترە بێ بۆ دایک و باوک کە لە سەرەتای قۆناغی مناڵیە ئیشی لەسەر نەکرد بێ چونکە پەروەردەکردن کە لە سەرەتای قۆناغی مناڵیە کارە لەسەر کرد ئیشت لەسەر کرد بەها باڵاکانت تیا چاند لەو مناڵەیە ئەو مناڵە لە قۆناغی هەرزەکاریە جم و جوڵەکانی هەڵسو کەوتەکانی هێورترە بێتەوانێ بۆیە زۆر گرنگە کە دایکان و باوکان هەر لە قۆناغی مناڵیەوە یعنی بەڕاستی هەوڵ بن بۆ پەروەردەکردنێکی تەندروست من لەم ڕۆژانە باسی ئەومان کردمان دوو کەس کە هاوسەرگیری ئەکەن ماڵێکی جوان دروستەکەن ڕاستە احتیمام بەوە ئەیەن کە تاقمەکەیان و فەرشەکەیان و گوڵانەکان هاشکڵێتەکان یامی تەنسیقیە بێ بچێتەوە سەرێک ئەمانە هەمووی ڕاستە بەس بەداخەوە دوو کتێبی پەروەردەی مناڵان یاخود کە پێشەوەی مناڵیان ببێ دوو کتێب نەخوێننەوە لەسەر پەروەردەکردنی مناڵ لە دایکبوونی مناڵ و قۆناغی مەسەلەن تا شەژمانی دواتر تا ساڵی 3 ساڵی ئەها قۆناغەکان نەتوانی زانیاریەکرد نەبێ لەو بارەیەوە ئەوە زۆر یعنی چۆن بڵێ سەختی زیاتر دروستەکە لە قۆناغی هەرزەکاریە یاخود لێدانی مناڵ هەندێک هەیەڵێ باوکەکەی ببینێ کە چاوی لێ سوور کردەوە ئیتر یەکسەر دانیشێ ئەو مناڵەوە لێکە کە هەر لە سەرەتاوە باوەڕ بەخۆبوونی نەبێت دواتر لە قۆناغی هەرزەکاریشە بە قسەی هاوڕێیەکی چۆن بڵێ هەڵە خەڵەتێنرێ یاخود هەرزەکاریشمان هەیە ئەو مناڵەکە لە ئەوڵەوە وایان پەروەردەکرد باوەڕ بەخۆبوونی نەبێ گۆشەگیری بۆ دروستە بێت ناتوانێت بچێتە ناو کەسانی ترەوە ناتوانێت بچێت ناو کەسانی دەوروبەرەوە دوو قسە بکە یاخود کارکردنی بە گروپ لەگەڵ هاوڕێکانیا تێکەڵبوونیان لەگەڵ یا پێی قورسە یاخود ڕەخنەگرتنی بەردەوامی دایکان و باوکان بۆ مناڵەکانیان لە سەرەتاوە دواتر ئەم ڕەخنەیە هەل لە ناخی ئەو هەرزەکارەیە چێندراوە خودی خۆی پێقبوو واتە مامۆستاتەوێ بڵێ ئەمە قۆناغێکە کەیە دایکان و باوکان یاخود سەرپەرشتیکاری هەر کەسێک لەو تەمەنەیە قۆناغی داچاندن و وەروە دروستکردنی باوەڕ بەخۆبوونیەتی ئەعتماد بە نەفس بۆی بتوانین لەوە دروستیکە بەڵێ چاندنی باوەڕ بەخۆبوون چاندنی بەها باڵاکان چاندنی ڕێزگرتن خۆشەویستی هاوکاری تەبایی یارمەتی ئەمانە هەمووی هەستکردن بە بەرپرسیارەتی ئەمانە گرنگە کە لە سەرەتاوە لەم مناڵەیان بچێندرێ مناڵ کە لە دایکە بێت لە 100% باوەڕ بەخۆبوونی هەیە خی گەورە وای دروست کردووە بەڵام کێتە ناو ژینگە و خێزانەوە وردە وردە دایک و باوک لە هەندێکینا ئەو باوەڕ بەخۆبوونی وردە وردە لێ ئەسەنەوە زۆر جار ململانی نێوان دایک و باوک یاخود ئەو شەڕ و ناخۆشی کە نێو دایک و باوکتا ڕوودەدات بوون ئەگەر منداڵیش بێت ئەمە هەر لە مێشکیا دەمێنێتەوە زۆر جار بینیومانە سێرەکەین هەرزەکارێک ڕێز لە دایکی ناگرێت بەڵام ئەگە بگەڕین بۆ سەرچاوەکەی سێرەکەین باوکی مامەڵێکی دروستی نەکردو لەگەڵ دایکیا تا چەند گرنگە دایکان و باوکان لە نێوان خۆیاندا تەبابن تاوەکو بتوانن لە دوا ڕۆژە منداڵەکەیان کە گەورە بوو ڕێزیان لێ بگرێت و لەگەڵیاندا بێت بەڵێ
زۆر گرنگە ئەوە بەڕاستی ژینگەیەکی تەندروست خێزانێکی تەندروست دایک و باوکێکی تەبا پەیوەندیەکی تونوتۆڵی دایک و باوکەکە هەمووی ئەگەڕێتەوە بۆ پەروەردەی مناڵەکانیان کە ئەو مناڵە بتوانێت لە هەڵسو و کەوتەکانیان ڕنگ بداتەوە. ئێمە قوتابیمان زۆرە هەندێک کات سێری قوتابیەکەکەی جم و جوڵی زۆرە شپرزەی زۆرە مەسەلەن هەندێک هەڵسو و کەوتی تری هەیە کە بانیەکەی کە سێرەکەی گەڕێنەوە بۆ ژینگەکەی بۆ خێزانەکەی ناتەبایی و ناپەیوەندی و پچڕانی دایک و باوکی کار و کاردانەوەی هەیە لەسەر هەڵسو و کەوتی مناڵەکان. مامۆستا حاڵەتێکی تر هەیە ینی من توانم بڵێم ڕەنگە نمونەی حی لە هەر کەسێک لەم کۆمەلگایە بژی هەستی پێ کرد بێ لێرە لەوێ جیاوازی جۆری پەروەردەی دایک لەگەڵ باوک بۆ مناڵەکەیان زۆر جار دایکێکی تونمان هەیە و باوکێک تۆزێک هێمالتر یاخود بە پێچوانەوە باوکێکی زۆرتن دایکێکی هێمالتر لە کۆتاییە ئەم جۆرە لە دایکان و باوکان چ گەنجێکمان بۆ دروستەکەن ئەو هەرزەکارە کەسایەتیەکی شپرزە و شێواوی ئەبێ با بڵێم یاخود کەسایەتیەکی ئەبێ هەڵەکانی بە باشە زانێ بۆ لەبەرەوەی دایکەکە لە ترسی باوکەکە هەندێشت هەیە بۆی پۆشیوە وتێتی باوکەکەی ئەوەنە عەسەبیە بەداخەو کە ئەم باوکە نەیتوانیوە هاوڕێیەتی و جۆگرتن و گفتوگۆکردن لەگەڵ ئەم هەرزەکارە و ئەم خێزانەیە دروست بکات ئەڵێ باوکەکەی ئەوەنە تووڕەیە من ناتوانم لای باوکەکەی باسی بکەم ئەگەر هەڵەیەکیشی کردبێ وردە وردەوای لێ هەڵەکانی بۆ پۆشێ کە بۆی پۆشی ئەو هەڵانە پێچێ گەورەتر ببێ یاخود بە شتێکی باشی بزانێ دایکەکەی پشگیری ئەکا پشگیریکردن لە هەڵەی هەرزەکارەکەیە هەرزەکارەکە ژوە هەستەکە شتێکی باشە و دایکەکە پشگیری کردووە و یاخود بە پێچەوانەوە باوکەکە یاخود لەم ڕۆژانە باسێکم لەسەر ئەوە بیست کە دایک و باوکێک لەیەکتر جیا بوونەتەوانێ دایکەکە هەرزەکارەکە هەن ئەیە بۆ شەڕانگێزی بەرامبەر بە باوکەکە زۆر جار ئەو حاڵەتانە هەیە بەس من ینی بەم شوەیەک پرسیارێکی تر بکەین زۆر خێزان هەیە ئاسوودەن کێشیان نییە بەڵام دەبینی هەرزەکارەکە ڕەنگە لە دایکەکە بەگوێی دایکەکە بکە بە هەموو شێوەیەک بەڵام حساب بۆ باوکەکەنەکە یان بە پێچەوانەوە ئەمە هەڵەی دایک و باوکەکەیە هەڵەی ئەو کەسەیە ئەو کەسەیە نەچۆن بڵێ دایکەکەی یا باوکەکەیە کە نازانێت پەیوەندی لەناو خێزانەکەیە چۆن دروست بکات نازانێت چۆن مامەڵە لەگەڵ خێزانەکەی بکە ئەگەر پیا بێ چۆن مامەڵە لەگەڵ خێزانەکەی بکە و چۆن لەگەڵ مناڵەکانی بکە و ئەگەر دایکیش بێ بە هەمان شێوە ئێمە ڕاستە پەروەردەی دایک و باوک زۆر گرنگە و ئەڵین هەردووکیان کارکتەرێکی سەرچین لە دەقەکەیە چۆن بڵێ دەقی ژیانی مناڵەکانیانە بەڵام دایک کاتێکی زیاتر لەگەڵ مناڵەکانی باتە سەر بۆیە گرنگە کە ئەو دایکە زۆر زیرەکانەتر وریاتر لە پەروەردەیە چڕ ببێتەوانێت زۆر باشە ماوەسە زۆر جار لە نێو خێزاندا بوونە کاتێکە ئیشمان بە منداڵ هەرزەکارەکە دەبێت دەڵێت تۆ گەورەی بووی بە پیاوێک ئەو ئەنی ئەتوانی فلانە کار بکەی بەڵام کاتێکە شتێکی دیکەی ئەوێ بۆ نەداوای سویچی سیارەکەی لە باوکی دەکە هەڵێت تۆ جارێ مناڵی داوای ئەوە مەکە ئەم تەناقسە تا چەند دەبێتە مای ئەوەی کە ئەم هەرزەکارە متوانێت بە خۆی نەبێت لەم دوو نێوەندەدا خۆی نەدۆزێتەوە بەڵێ دایک و باوکەکە ئەو نەزانیاریان پێبێ کە باس لە تەمەنەکەی ئەو هەرزەکارە بکەن تێی بگەێنی کە تۆ جارێ لایەنی هەست و سۆز و حەزەکانە زیاتر گەشەکە وەک لە لایەنی ژیری و هێشتا ماوتە ڕاستە تۆ ئێمە هەن دایک و باوک هانی هەرزەکارەکە ئەیە کە باوەڕ بەخۆبوونی هەبێ و هان دەربێ بۆی بەس ئەوەشی تێبگەێنی کە تۆ هێشتا ماوتە کەسێکی ژیریت کامەڵ بوو بێت زۆر باش بەڵێ زۆر باش ماوەستا زۆر جار لە هەمووی گرنگتر لەم قۆناغەدا پەیوەندی نێوان دایک و کچە کات لەم قۆناغی هەرزەکاریدا بەهۆی ئەو گۆڕانکاریانەی زۆر جیاوازتر لە کوڕە دروست دەبێت لە جستەیە تا چەند گرنگە دایک هاوڕێنە مامەڵە لەگەڵ کچەکەیدا بکە لەم قۆناغەدا ئاگاداری کۆمەڵێشتی بێت بۆی کە کچەکەی هەم تووشی هەڵەیەک نەبێت هەم ئاگاداری ئەوە بێت کە ئەو گۆڕانکاریانە ئەبێ بەم شازە مامەڵی لەگەڵدا بکرێت بڵێ خۆ ئامادەکردن بۆ هەموو قۆناغێک زۆر گرنگە یعنی ئێستا من هات بێتم بۆ ئێرە خۆم ئامادە کردو کە تۆ چەند پرسیارێک لە منەکەی من لێرە دانیشتم وایە چۆن وەڵام بەمەوانێ خۆ ئامادەکردنی دایکان و باوکان بۆ قۆناغی هەرزەکاری زۆر گرنگە پێویستە پێش ئەوەی کچەکان بچێتە یاخود کوڕەکان بچێتە قۆناغی هەرزەکاریەوە ئەم دایک و باوکە چەند کتێبێک لەسەر قۆناغی هەرزەکاری بخوێنەوە زانیاریان پێبێ لێهاتووی ئەویان هەبێ کە بتوانێت کچەکەی تێبگەێنێت کە گۆڕانکاری لە جەستە تا لە عەقڵ تا چۆن ڕوئەیە
ئەمانی هەمووی بەو شێوازە تێبگەینە تا بتوانێت کچەکە لە دایکەکەشەوە وەری بگرێ بۆیە من کچەکە بێ یاخود کوڕەکە بێ هەندێک پرسیاری لایەنی حەزوو بایۆلۆژی ئافرەتان یان سێکسیان لا دروزە بێ لای کوڕ یاخود لای کچ گرنگە دایک و باوک زانیاری ئەوەیان پێبێ خۆیان وەڵامیان بنەوە بۆی ئەو وەڵامە لە دەرەوە بە دوایە نەگەڕن چکە کە لە دەرەوە بە دوایە گەڕان یاخود لە هاوڕێیەکی پرسی تووشی لادان بێ یا لە ڕێگەی لەقتەیەکی ڤیددیۆیەوە مەسەلەن پیشانی بایان شتێک ببینێ بۆیە گرنگ وایە خۆیان بەڵام ئەم شەرمە تاکەی ینی ئێسش ناڵێم هەمووی بەڵام لە زۆربەی کۆمەلگای کوردیا ینی ئەبینین ینی دایکێک بەر حاڵخۆگە کتێبیشی نەخوێندوێتەوە نەخوێنەوە بەخوێنواریش بێ باوکێکیش بەمانشەوە خۆی ڕۆژگارێک بۆ قۆناغەیە تێپەڕیوە ینی بەڕاستی ئەمە تەسی لەسەر پەروەردەیەکە بە خراپەیان بە پێچوانەوە مەسەن باز لەو گۆڕانکاریە بایۆلۆجی و جستەیانە و ئارزویانەی کە لە کوڕێک یاخود لە کچێکا لە تەمەنی 12 بۆ 14 تا 15 دروستە بێت تێگەێنێ ئەمە گرفتە عیبە عارە ئەمە کێشەکەمان لەوەیە هەرزەکاری ئێستا مناڵی ئێستا بەهۆی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە لە پێش دایک و باوکەوە هەموو شتێکە بیستن بۆیە من ئەڵم خۆ ئامادەکردن ئێستا هەرزەکارێک پرسیاری لێکرا دایکێ گوتی هەرزەکارەکە مەمدانیشان قسەی بۆ بکەم و باسانی بۆ بکەم وتی پێیوتم دایە بەداخەوە درەنکەوتی منە ئەو وەڵامانە و ئەو پرسیارانی کە لە مێشکما دروست بوو ئەو وەڵامانم هەمووی بە بۆنەی ئەم تەکنەلۆژیا و تۆڕە کۆمەڵایەتیەکانەوەمانەوە دەستکەوت بەس ئەمە بەدیوێکی ترەقیچەکە ینی ڕاستە خۆی فزوری لێەوە زووتر گەشتە بەس ئەمە باشە ینی خۆ ئەشکرێ باشێ بەدیوێکی ئەشکرێ باش بێ لایەنی ئیجابی هەیە و لایەنی سلبیشی هەیە هەنێکات ئەوەش ترسی هەیە ئەو پاڵەرانە چین کە زۆر جا دەبنەمایەوەی کە ئەم هەرزەکارە یاخی ببێت بێزار بێت لە ماڵەوە بێزار بێت لە دەوروبەری یاخود بەرەو لادانێکی خراپ بڕوە و دواتر کۆنتترۆلکردنی چۆن دەبێت خۆتە زانین لەم قۆناغەدا هەرزەکاران گوێ ناگرن ینی زۆر جار هەڵەچن تووڕە ئەبن ئەی دەبێت چۆن لەم دۆخەدا مامەڵی لەگەڵدا گەزانیمان خەریکە لا ئایا ئەم هەرزەکارەمە بەڵێ هاوڕێتیکردن زۆر گرنگە هاوڕێتیکردن لەگەڵ هەرزەکارە و گوێگرتن لێ هەر لە سەرەتاوە گوێگرتن و لە کاتی گوێگرتنەکەشە شێوازی تایبەتی خۆی هەیە هەرزەکارێک بابەتێکە بۆ باسەکە مناڵەکە و هاتۆتەوانێ هەرزەکارەکە و قسەیەکە بۆکە بابەتێکە بۆ باسەکە یەکسەر مەیترسێنە یەکسەر محاسبەی مەکە حکم مەیە بەسەر بابەتەکەیە با بابەتەکە تەواو بکە هەندێکمان بابەتەکە تەواو ناکە قسەکانی تەواو ناکە یەکسەر حکمین بەسەریە و مەیترسێنە و ئازادی کە لەوەی کە باسەکە چۆن ینی تەواوی باسەکە بۆ تۆ باس نەترسێ بوێرانە باسەکە و گوێ لێ زۆر جار شکاندن لە نێو مەجلیسا زۆر جار ئەمە زۆ هەڵێکی گەورەی دایکان باوکان ئەنجامی دەدەن مە تا چەند ڕێگەانی شتێکی خراپەکە نابێت ئەنجامی بدرێت بە هیچ شێوەیەک نابێ هەرزەکار بشکێنرێتەوە یاخود لی بدرێ هەتا منداڵیش ئەوە هیچ بەس هەرزەکار لەو قۆناغەیە کەوکو مناڵی نییە لە بەردەستی خۆتە بێدەن بمێنێتەوە هەرچەنە لە ناخیا گەشاکات ڕق و هین لە ناخیا گەشاکە بەس هەرزەکار دایک هەیە باوک هێڵێ لێم هەڵەگەڕێتەوە لێم هەڵەگەڕێتەوە یاخود یاخی ئەبێ یاخود ئەچێتە دیوی دەرەوە یا ئەچێتە دیوی دەرەوە کەسانێک لە دیوی دەرەوە ئەدۆزێتەوە کە گوێی لێ بگرن هاوڕێتی لەگەڵا بکەن یاخود گوێی لێ بگرن ماوەساژینۆ دڵیان ڕەنگە لە ژیانی تایبەتیش لێرە و لەوێخ لە خزمان ئەم حاڵەتە هەست پێ کردوێ مناڵێکەیە لە تەمەنی مناڵیایان با بڵێن حوتی یەکەم و تا ڕادەیەک حوتی دووەمیشە هەر بەڕاستی زعاجە بیان و گرە ئیتر بێزارکەرە بەڵام هەر ئەوەندەی کە کەمێک تەمەنی چێتە سەرەوە لە 13 14 15 گۆڕانکاریەک زۆر لێدا هێورە بێتەوە ئارام بێتەوە ئەمە حاڵەتی جیناتە شانسی دایک و باوکەکەیە یاخود ئازایی خۆیانە ئەکرێت لە ماوەیەکی کەما بتوانیم گۆڕانکاریە دروستکەی یان بە پێچوانە شۆبینیمانە لە مناڵیان زۆر هێور و فەقیر بووە کەچی هەر ئەوەندەی تەمەنی چۆتە سەرەوە لە نێو کەوانەیەک بەلەسە ئەبێت گیرە خۆی بەدەستیەوە مناڵ هەیە لەو تەمەنەیە بەو شێوازێ بەس خۆشەویستی زۆر گرنگە بۆ دایک خۆشەویستی و باوەشپیاکردنی دایکیش و باوکیش بۆ مناڵ چونکە هەندێک کات ئەو مناڵە جم و جوڵی و شپرزەیی هەمووی ڕنگدانەوە ئەوەیە کە دایکەکە خۆشەویستی بۆی نییە بەداخەوە زۆرینەی دایکانمان ئەوەندەی گرنگی بە پاکردنەوەی ماڵ و ئیشکردن و ئەو شتانە ئەدەین گرنگی بە من پەروەردەی مناڵەکانمان ناین یاخود پێدانی خۆشەویستی یا زۆر جەماوەستا لە منداڵیە خۆشەویستی عینە کە گەشتە قۆناغی هەرزەکاری تاڵ ئەویان خەتەرە ئەوە شۆژێکێک لەو هەڵانەی کە ئەنجام بدرێت
ئەوە هەڵەیە بێ خۆشەویست خاستن هەرزەکاری هە زۆر پێویستی بە خۆشەویستیەتی بۆ ئەوەی وەکو باسیشم کردەوە لە دیوی دەرەوە کەسێک هەڵ نەبژێرێ لە ژێر ناونیشانی خۆشەویستیە لە ژێر ناونیشانی دیۆگرتنە لە ژێر ناونیشانی ئەوەی کە کەسێکی دڵسۆزە بەلا ڕێیا بەرێ ئەوە کێشەکەیە مامۆستا زۆر جار هەندێک منداڵ هەیە کە دەگاتە بۆ تەمەنی 10 ساڵی و 11 ساڵی زووتر باڵغ دەبن زووتر ئەگەنە قۆناغی هێرزەکاری بە پێچوانەش هەیە درەنگتر تا چەند گرنگە مامەڵێکی دروست لەم نێوەندەدا بکرێت لە خێزانەکاندەوە ینی پێی شتێکی نامۆ نەبێبوون نەگەر منداڵەکەی زووتر گەشتە قۆناغی هێرزەکاری وە بزانێت ئاگاداری بێت هۆشیارانە مامەڵی لەگەڵدا بکات. بەڵێ بەڵێ وەکو باسم کرد لەلایەن دایکیش و باوکیشەوە زۆر گرنگە کە هۆشیارانە مامەڵی لەگەڵا بکەوە تی بگەێنرێ ئەم قۆناغی تۆ کەسانێک هەن لە 10 ساڵیەوە یاخود لە 11 ساڵیەوە زووتر ئەگەنە قۆناغی هەرزەکاریەوانێ ئەو قۆناغی تێ بگەێنرێ ئیتر پێشتر پێی بوترێ بۆی ئەو کەسەش چۆن بڵێ نەترسێگەر هەر گۆڕانکاریەک کچ بێ یاخود کوڕ بێ لە جەستەیە ڕووبە نامۆ نەبێت لەلای یاخود نەترسێ مامۆستاژینۆ ڕەنگە ئەم هەرزەکارانە شەوەکەی ئێواران یاخود بەیانێکی زوو لە ماڵەوە لای دایک و باوکن بەڵام لە کۆتاییە ئیتر تەمەنێک کە ڕەنگە بۆی خوێندنەوە چوونە درەوەیان هەبێ بۆ قوتابخانە یاخود خزم و کەس لە بۆنەکانیان بینن ئەی پەیامت بۆ مامۆستایان چێ لەو قۆناغەیە ڕەنگە تەلەبەیەک لە قوتابخانە ئیتر هەستەکەوە ئەزانێت لە دنیا کەسی تیانی خۆی نەبێت وتیان مامۆستایانیش ڕەنگە پێویست بێ جیاوازتر مامەڵەکە کە دڵیان ئەو شارشانەیە بە زەرۆک و پەیامێک هەبێ بۆ دەرەوەی خێزانیش بۆ مامەڵەکردن لەگەڵ ڕەنگە من مناڵم نەبێ بەڵام ڕەنگە برازایەک خوشکەزایەک ئامۆزایەکی هەرزەکارم هەبێ. من هەر لێرەوە بە مامۆستایان بە دایکان و باوکان ئەڵێم کە لەسەر هەرزەکار کتێب بخوێنەوە ئەو چەند جارێکیش ئەوم ئێستا لە بەرنامەکە هەروتەوانێ دایکێک ڕۆژێک پێم وتم دوو هەرزەکاری هەیە باسی کرد گلەی لێکردن و مامەڵیان سەختە و دایکەکە ینی چۆن بڵێ خوێنەواریشی هەیە بەڵام وتم کتێبێکم مایوتم ئەم کتێبە بخوێنەرەوە لەسەری تۆزیا کتێب پەڕەکانی هەڵایەوە زۆرە لایبە هەرچێکیشی وت بۆم باسکەرەوە یعنی تااقەتی نەبێ بێخوێنێتەوانێ کە خوێندیەوە ئەتوانێت ئیتر مامەڵی تەندروستی لەگەڵا بکە یەکێ لەو کتێبانە کە زۆر کتێبێکی باشە بۆ هەرزەکار و بۆ دایکان و باوکان بتوانێت مامەڵێکی تەندروست لەگەڵ هەرزەکارەکە بکە حەوخوەکەی هەرزەکاری پێشەنگە ستیڤن کوفی نووسیوێتی کە ئەو کتێبا خوێنیتەوە سەرەتا دایک و باوکەکەش پەروەردە ئەکا دواتر هەرزەکارەکەش پەروەردەکەی کتێبێکی زۆر گرنگە. ماوەستا دەکرێت لەم قۆناغەدا ئەگەر بە سەرکەوتویی ئەم هەرزەکارە تێپەڕان ئەم گەنجە تێپەڕان ئیدی قۆناغەکانی دواتر قۆناغێکی زۆ باش دەبێت یاخود کاریگەری دەبێت لەسەر تەواوی ژیانی دەگەر لەم قۆناغەدا بە قۆناغێکی باش و ڕێک و پێک بەڕێ بکات. هەندێک کات خودی کەسایەتێکەش کەوتووە ئێستا ستیڤن کوفی کە ئەم کتێبی حەوخۆکەی هەرزەکاری پێشەنگی چۆن نووسیوە ئەڵێ دوو هەرزەکار هەیە دوو بران لە ماڵێکان لە خێزان و ژینگەیەکە پەروەردەبوون یەکێکیان لە بەندینخانەیە بە بۆنەی کێشەی قەتڵ و ئەم بەزم و ڕزمانەوە لە بەندینخانەیە ئەوی تریشیان مامۆسای زانکۆیە چون پرسیارم لە هەردووکیان کردووە پرسیارم لە مامۆسای زانکۆکە کردووە وتومە ژیانی تۆ چۆن بووە وتوتی من لە خێزانێکا بووم خێزانێکی پڕ لە کێشە بووە پڕ لە ناڕەحەتی و ئاژا و دایکم زۆر فەقیر بووە و باوکم ئیحتیمامی و گرنگی پێنەیاوین و بەم شێوازە ژیانمان بردۆتە سەر من وام بیر کردوتەوە ئەها یعنی خودی کەسایەتێکەش سروشتی کەسایەتێکەش بۆی هەیە من وام بیر کردوتەوە هەتا کەی من قوربانی بم و دواتر ئەگەر من گەورەش بم هەرە بمە کەسێکی قوربانی ئەم ژینگەی و ئەم خێزانە بۆیە زیاتر گرنگیمدا بە خوێندنەکەم و تا بگەمە ئەم ئاستوکلەیە کە ئێستاتیایە ئەمە مامۆسای زانکۆکەیان ئەوی تریان کە لە بەندینخانەیە باز لەواکە دیسانەوە ئەیجێڕێتەوانێ و براشن دیسانەوە ئەیجێڕێتەوە ژینگە و خێزانەکەی من بەم شێوەیە بۆ دایکم وا بۆ باوکم وا بووە ئیتر من چۆن نەبمە کەسێکی سەر لێ شێوا و داما و ئێستا شوێنم بەندینخانە نەبێ ستیڤن کوفی لێرە باز لەواکە ئەڵێ دوو جۆر هەرزەکارمان هەیە هەرزەکاری دەستپێش خەرمان هەیە کە کەسایەتی خۆی گەشە پێەیە هەرزەکارمان هەیە خۆی بە قوربانی ئەزانێ قوربانی و دەست پێشخەر بۆیە ئەشگەڕێتەوە سەر خودی کەسایەتێکە زۆر بەشەوەسە دەرفەتمان نەماوە گرنگترین و خاڵانە چین لە کۆتاییدا کە هەمومان دایکان و باوکان دەرەوەی خێزان ئاگاداری بێت بۆی کە ئەم گەنجە یاخی نەبێت تووڕە نەبێت. بەڵێ من بە دایکان و باوکان ئەڵێم کە بێهیوانە بن
لە پەروەردەکردنی مناڵەکانیان یاخود پەروەردەکردنی هەرزەکارەکەیان یاخود کۆڵنێن بەڕاستی ئەمە شۆڕشێکی گەورەی ئەوێ لە ئێستاە لەگەڵ تۆڕە کۆمەڵاتیەکان و مناڵەکە تاکە ڕوبەڕووی یەکتر بوو نەتەوانێت شۆڕشێکی گەورەی ئەوێ بۆیە دایکان و باوکان گرنگە زیاتر خۆیان چڕکەنەوە لە پەروەردەی مناڵ و پەروەردەی هەرزەکارە جا بە یەک چیرۆک کۆتایی پێهێنم ڕۆژێک پیاوێک ڕۆژنامە ئەخوێنێتەوانێ کە ڕۆژنامەکە خوێنێتەوانێ مناڵەکەی زۆر بێزاریەکە ئەویش لاپەڕەیەک لەناو ڕۆژنامەکەیە نەخشەی جیهانی تایە لاپەڕەکە لێکاتەوە پارچە پارچەکات و ئەیا بە مناڵەکەی ئەڵێ ها ئەوە چاکەرەوانێ ئەزانێ مناڵەکەی کە پێچێت ناتوانێ واز و چاکی کاتەوانێ بۆیە مناڵەکە دەسەکە بە چاکردنەوەی ئەمیژەڵێ من تا ئەو چاکەکاتەوە من ڕۆژنامەکان خوێنمەوانێ مناڵەکە زۆر زوو ئەوەی پێناچێ ئەیێنێ نەخشەکەی چاکردۆتۆیاتە دەست باوکی زۆر بەلایەوە سەیراڵێ چۆن چاکە کردەوە پشتی نەخشەکە وێنەی مرۆڤێکە پارچەکانی مرۆڤەکەی هەمووی نایەوە بە یەکەوانێ و لەو دیشۆ چیە بێن نەخشەکە چاکە بێتەوە بۆیە ئەگەر هەر کەسێکمان هەوڵ بین لە پێناو تاکێکی هۆشیارە تاکێکی تەندروستە مامەڵێکی تەندروستیان لەگەڵا بکەین بێهیوان نەبین ئەتوانین جیهان چاپ بکەینەوانێ کە مرۆڤێکت چاکر ئەتوانی کەسانی جیهان چاپ دەستەکان خۆش بێ ماوەستا ژین عومەر ڕاهێنەری پەروەردەیی سوپاس دەکەین کە لەم دەرفەتە لەگەڵێمەوە بووی دەستەکانت خۆش بێ سوپاس بۆ ڕێنمایەکانت وڵازان و خۆشەویستان ڤیدیۆیەکمان هەیە کە هاوکارانمان لە چەمچەماڵ بۆیان ئامادە کردوین بەرهەمهێنانی هەرزنە پێکەوە بینەریگەین. من عوسمان عەلی خەڵکی قەزای چەمچەماڵ وەکو بە خێوکەرێکی تەیر قساکەم ئەم هەرزنەی کە هاوردوومە و بە دەستمەوەیە چاندوومە سەرەتا لە بازار کڕیومە هەستان بە چاندنی کە زانیم شتێکی باشە بۆ تەیرەکانم و هەرە باشەکەیەتی کە لەخوا بەزیابێ نەجاحەتی هاوردە بۆ ئەو بەخێوکەرانەی کە تەیریان هەیە ئەتوانن سوودمەند بن لێی ئەو جوتیارانەی کە خەریکی گەنم و جوۆن ئەتوانن سوودمەند بن لێی هەر شەر گەنم و جوۆ نییە تۆ بکرێ ئەمەیش بەرهەمێ تازێ و بۆ هەرێمی کوردستان شتێکی زۆر باشە خەڵک ئەتوانێت سوودمەند بێتیایە طبعاً تۆوە وەکو ئەمە تۆوە وردیەکەیت و هەڵێ وردیەکەیتە ناو سەد لێ شتێکەوە و دوایی تۆویەکەی طبعاً وەک ئەمە دەرەچێ لە مانگی هەشتا چاندوومە کە ئێستا وەختی دوورینەوەیەتی تقریبان 3 مانگیەوێ 2 مانگ و 20 شەو 25 شەو 3 مانگی تر لەم مدەیە پێگات و نەجاحەتەیەنێ کەش و هەوای خۆشمان زۆر گونجاوە بووی یعنی کەش و هەوای خۆمان زۆر تایبەتە بۆ بەم تۆوە لە سەرمایە ناتوانانی بیچێنی دنیا سارد بکە لە وەرزی گەنم و جۆیە ناتوانانی بیچێنی بەڵام دوای ئەوەی کە دنیا گەرمی کرد لە مانگی 3 بەدواوە ئەتوانی چەند جۆر 3 جۆر 4 جۆری هەیە بیچێنی لە ئەم ساڵا من 3 جۆرم تاقی کردێتەوە 3 جۆرم تاقی کردێتەوە لەخوا بەزیابێ لە هەر 3 جۆرەکەیشان نەجاحەتی هاوردە بەڵام ئەمە هەرە باشەکەیەتی من کردومە من کە کڕیومە طبعا سعر جملە و کیلۆ جیاوازە کیلۆی لە بازارەکانە ئەفرۆشرا بە 15,000 بە 10,000 ئیتر هەر یەکە و
سعرێک بۆ خۆی هینەکە بەڵام بە 15,000 فرۆشراوە ئەم جۆرەیان فەڕەنسیەکە لە ئیستایشان من نەتوانم لەو نرخە بەکەمتر بیفرۆشم ئەمە کە تۆوەکرێت تەبعاً بەرئاوە ئەمە بەرئاوە دەیمی نییە لە جۆگەنم فەرقی هەیە ئەمە تەبیعەت تقریباً وەکو گەنمەشامە بێ ئاو بدرێ یعنی لە هەفتەیەکە 2 جار بەلای کەمەوە ئەبێ ئاو بدرێ لە هەفتەیەکە 2 جار ئاوە درێ اینجا لە گەرمای شابێ لە سەرمایە نابێ ئەم هەرزنە زۆر بەسوودە بۆم تێرانە ڤیتامینات و میتامیناتی زۆر پێەیە ئەم هەرزنە لە دەروی وڵات هاورداکرێ زۆر نرخەکەشی گرانە بەراوردشمان کردووە لەگەڵ ئەم هەرزنەی کە عوسمانە بەڕاستی ئەم هەرزنە جوانترەخوا لەو هەرزنە هەم بۆ ناوخۆشکان پیاوەکو دێتێ بازاڕ و زۆر بە نرخێکی ئەرزان کۆتۆتە بازاڕەوە لە چاو هەرزنە ڕووسی ئۆکرانی و ئینە فەرقی زۆرە مەی ناوخۆیە باشترە لە ڕووی کوالێتیەوە چونکە ئەم جوانترەخوا وەگلو ئەمەی بۆ دەئەنی لەگەڵەوەی ئەمە خوات بەڵایزان دووبارە سڵاوتان لێبێ لە بەشی دووەمی بەرنامەکەمانە باس لەوەکەین خێزانێک یاخود شوێنێک چەند کەسێک کە پێکەوەژین پلانێکیان هەبێ بۆ خرجەکانیان کە بتوانن چۆن ئەو داهاتی بەدەستی دێنن لە خلالی ئەو ماوەی کە داهاتی دووەم دێت یاخود مانگی داهاتوو دێت سەری هەفتەی داهاتوو دێت کە خەرجیان بۆیەتەوە بتوان بەشیان بکە وەروە پێداویستەکانیان بڕکاتەوە ئەولەویەت چییە بۆ شتانەی کە پێویستە بیکڕن. سپۆڕێکی ئابووری زۆر بەڕێز دکتۆر خالید حەیدەر مامۆستای زانکۆ لەگەڵمانە بێ بۆی کۆمەڵێک ڕێنمایی ئابووری وەرواوردمان باتێ دەربارەی چۆنێتی پلان و خەرجکردنی ئەو خەرجانەی هەمانە. کاکتۆ گیان بەخێر بێن. پێشوێ بچێ ناو بابەتەکەوە. زۆر جاڵێن پلان بۆ دانرێت کە تۆ تۆزێ پارە و هەبێ. بەڕاستی 300,000 و 400,000ش پلانیە مەجای ئەوەی تایە پارێزی پلانی ناوێت لەبەرەوەی سەرەتا ئەزانی چۆن خەرجەکرێتەوە. زۆر باشە کەواتە ئێمە کاتێک باس لە خەرجی و پلانی دانین بۆ با بڵێ خێزانێک کە داهاتێکیان هەیە. ئەو بنەما سەرەکیانە چین یاخود ئەو تەکنیکە ئابوووریانە چین کە من ئەو داهاتەی هەمە بتوانم بیگونجێنم لەگەڵ ئەو خەرجانەی و وەروەها تووشی گرفتیش نەبوو. بەڵێن زۆر سپاسەکەم بەناوی خۆی بەخشندەی مێرەبان بەینیتەم باش. بەتەکید بنەماکان ئەوانن کە من بۆ پلاندانان پێویستیم بەچیە پێویستی بۆی کە من سەرچاوەکانم بزانم ئەم مانگە چەندم پارە دەست ئەکەوێ. بنمونە ئەگەر موچەم هەبێت ئەگەر لە شوێنێک خانوویەکم هەبێت دام بێ بەکرێ بنمونە دوکانێکم هەبێ نازم کۆمەڵێک شت هەیە هەموو کۆەکەیتەوە داهاتی ئەو شوێنانە هەمووی پارەکانەوەی کە دەستەکەوێت لە موچە و لە شوێنانی ترە بێتە داهاتی ئەو مانگە یاخود ئەو ماوەیە کە حسابی یەکەم ئەمە بریتێ لە سەرچاوە داراییەکانس ئەو بڕەپارە نەقدیە کە دەسمەکەوێ لە هەمان کات ئەمەوێ بزانم یاخود ئەزانم بەتەکید ئەزانم من و خۆم و ماڵەوەم بنمونە و چەند مناڵێکم هەیە خەرجەکانیان چەند ئەبێ بۆی لێرە پشتبەستن بەو دوو بابەتە زۆر گرنگە سەرچاوەکانم و خەرجیەکانم هیمانگانی ڕابردوو و بنمونە بۆ داهاتوش پێشبینی چیەکەم بۆ مانگی داهاتوو پێشبینی چیەکەم هەمووی کۆەکەمەوە ئەزانم لەو بڕەپارەی من ئەتوانم چەند خەرج بکەم و چەند ئەتوانم ئەوەی کە ئەمێنێتەوە هەڵی بگرم یاخود بیبەم بۆ بانک پاشەکەوت بکەم یاخود شێوەیەک لە شێوەکان تەسەڕفی پێ بکەم و بەکاری بێنم واتە لێرە بابەتەکە بەم شێوازەدا بەشەکرێ کە من بزانم چۆن پارەکە خەرجەکەم ئەو چۆن پارەکە واتە پارەکە ئەبێ بزانم چەنە ئەو پارەیە و چۆن خەرجیەکەم لێرە گۆڵا لێرە دکتۆر با من باسی ئێستا دڵنیامەوانی کە قسەمان بۆ کە ڕەنگە داهاتی زۆربیان 500,000 بێ
کاتە من بەداهاتێکی 500,000ەوە چی بکەم یعنی خۆی وەکو سەرەتا لە خزمەتی جەنابتانەوەم کە ڕوون کردەوە کە پرسیارەکەی جەنابتانیش تقریباً وەڵامی تایە من چی بکەم لە پلان و خۆم خەریک بکەم بەوەی کە ئەم 500,000 دینارە چۆن خەرجی بکەم خۆی زۆر ڕوون و دیارە ئەگەر خانووەکەشی خۆم بێ خۆم مڵکی خۆم بێت و پارە نەدەم بە ئینی کرێ خانە و بابەتانە 500,000ەکە حتا بۆ خۆم بەتەنها یعنی ژن و ماڵ مناڵیشم نەبێ لەوانەیە بەشم بکات تا کۆتایی مانگ لەوانەیە بەشم بک بۆ کۆتایی مانگ لەبەرەوە من هاتشۆکردنم هەیە ئەبێ ئەکید بچم بۆ شوێنێک ئیشی تیاکەتر ئەو شوێنە بنمونە حکوومەت یاخود کەرتی تایبەتە هەر جێگەیەک بێ هاتشۆکردن سیارەکەی خۆم بێ بنزینە سەرفیاتی سیارەکەی یعنی لێرەوەتە لێرە بەم شێوازە ئەو بڕەپارەی کە زۆر کەمە ئەگەر بیخێنە نێوان دوو کەوانە بڵێن 500,000 دینارە بەشی بابەتە سەرکیەکان و پێداوسی سەرکیەکانی لەوانەیە بکات هیچ پلانی ناوێ یعنی مەبەسم نییە لێرەکە هیچ پلانی ناوێ بێبەی شوێک بیر نەکەمەوە نەخێر حتا لە خەرجیەکانیش بیر بکەمەوە بنمونە ئەمڕۆ هێلکە بکڕم یاخود بنمونە ماست بکڕم کە ماسەکە هەرزانترەکەوێ لەسەر کەسێکی لەو داهاتەکەی لەو سنوورە بێ لەو ڕێنجە بێ ئیتر بۆ نانی نیوەڕوان بنمونە چی بخۆم چی نەخۆم لەوانەیە سێژەمەکە بکەمە دووژەم بۆی بەشم بکاتەوە کۆتاییمان ئیتر لێرە ئەبینی جەنابەت حتا لە خەرجیەکانیش بیرکەمەوە من چی بکەم بە پارەکەمەکەش بەڵام لێرە پارەکە چەند کەمتر بێ چەند سنووری بیرکردنەوە لە بابەتەکە کەمترە بێ بۆ لەبەر ئەوەی وەکو مەسلەکان ئەڵێن یا دوو لەوانەیە بەشی ئەو خەرجیاتە بۆ ئەمانگە بکە یان نەکات ئەوەش ئەکەوێتە ئەگەرەوە پارەکە چەند زیاتر بوو بە تەکیلەو کاتە ئەتوانم شێوەیەکی ئاساییتر بیر بکەمەوە لەوەی کە چۆن پارەکە خەرج بکەم و هەوڵ بدەم بیر بکەمەوە لە جۆری خەرجکردنەکە کواڵیتیەکەی یعنی چۆن ئێستا من نمونەی کەمە هێنا خزمەتی جەنابتان ماس بخۆم بۆ بەیانیان بنمونە یاخود هێلکە نانەکە بە نمونە نانێکی جۆ بێ یاخود نانێکی سپی بێ تامەکەینەکەی شتێکی باش بێت لە سوپەرمارکەتێک بیکڕم ئیتر کۆمەڵێک بژاردە و اختیارەکەوێتە بەردەستی ئینسان کاتێککە داهاتەکەی یاخود پارەکەی مانگانی کە دەستێکەوێت لە سنووری شتە گرنگەکان زیاتر بێ. کاک دکتۆر زۆر جار بیستومانە بۆ نمونە کەسێک یەک دوو مانگێک موچەکەی بۆ نمونە 500,000 بووە کاتێکە موچەکەی زیاتر بۆ گەشتۆتە 800,000 سێرەکە ڕێڕەوی ژیانی ڕۆک و خۆیەتی شتەکانیش نەگۆڕاوە ئەمە بۆچی دەگەڕێتەوە پێ وایە کە پلانێکی دانە ناوەکە وەکو خۆیەتی یان ئەوە تا کە زانیوێتی پاری زیاتری دەزەکەوێت زیاتر خەرجەکانی زیاتر کردووە ئەوەی کە ئەفەرمو وەکو خۆی و ئەگەر ئمە باسی هەریمی کوردستان بکەین بە نمونە کە ماوەیەک جەنابتان بیرتانە پاشەکەوت هەبوو پاشەکەوتێکی ئیجباری هەبوو دوایەوە لێبڕین هەبوو ئەو بابەتانە هەبوو کاتێکە من موچەکەم لە 500,000 ئەگەر موچە بێ نەک داهات لەبەرەوە جامان کردەوە موچەکە بریتێ لەو شوێنێکە لەو دەستگای کەوری ئەگری و داهاتەکەش کۆی پارەکە کەوەریەگری زۆر لە خێزانەکە چەند کەسێک چەند کەسێک واتە داهاتی دەبخۆش داهاتی ئەو خێزانە چەنە بێ هی خۆم وەکو لە شوێنەکە ئیشەکەم فەرمابەرم لە دوکانێکم هەیە داومە بەکرێ بنمونە مناڵەکانیش لە شوێنان ئیشەکەن لە کۆتایی یاخود لە ئینی با بڵێن کاتی وەرگرتنی پارەکە حسابەکرێت چەنە لێرە ئەگەر بزانم من پارەکەم زیادی کرد لە 500 یاخود داهاتەکەم زیادی کرد لە 500 بۆ 600 بۆ 700 و بیرم نەچووەکە پاشەکەوت هەبوو و لەوانەیە بواری سیاسیەکە نەگونجابێ خوا نەخواستە و جارێکی تر حکوومەتی بەغاو لەگەڵ حکوومەتی هەرێمە ڕێک نەکەون و پارە نەنێردرێت یاخود نرخی نەودا بەزەوە جەنابتە نەزانن ئێمە ئابوووریەکەمان بەستراوە بە لەبەر ئەوەی ئمە لەسەر یەک پایە و لەسەر یەک قاچ وەستاوە ئابووریەکەمان کە نەوتەکەی ئەفرۆشرێت نرخی نەوتەکەش جەنابتە نەزانن چۆنیە لێرە ئەو بڕە پارەیە کە دەسمەکەوێت زیادەکەی کە دەسمەکەوێ لێ ئەگەڕمە خەرجی ناکەم بۆ لەبەرەوەی من نازانم مانگی داهاتوو پارەم هەیە پارەم نییە پارە ئەدرێ بە فەرمانبەران من خۆم دوکاندارم گریمان دوکاندارم کە پارە نەدرا بە فەرمانبەران یاخود مؤسساتی تایبەت بە شێوەیەک دواکەوت یاخود هەر شتێک بوو ئەو کاتە ئەبینی جەنابەت خەڵک کەمتر ئەچێ بۆ بازاڕەکان کەمتر شت ئەکڕێ منیش ئەم بابەتە کاریگەریم تیاکەوێت لاینەکە تیابێ لە ڕێگەی چیەوە ڕێگەی ئەوان کەمتر دێن بۆ بازار کەمتر شت ئەکڕن منیش پارێکی کەمترم دەسەکەوێ هەمووی بەسراو بە یەکتری لە ئابووری بەگشتی کەرتی تابەت و کەرتی حکوومەت بەو شێوازە واتە لێرە
ئەوەستێ چاوەڕێەکە مانگی داهاتوو ئەگەر موچەکە پارەکە ئاسایی بوو بەردەوام بوو 600,000ەکە هەر 600 ئەبێت 650 بێت 800 گەلەکەتی تابێت بێ ئەو کاتە ئەبینی جنابەت دەستی تۆزێک ئەکاتەوە لە خەرجکردنی پارە. پێچەوانەی ئەوەی کە فەرمووتان بەڕێستان لە پڕ بەنمونە پاشەکەوت بوو خوانەخواستە یاخود لێ بڕین یاخود هەر شتێک بوو. زانستی ئابووری پێمان ئەڵێ ئینسان خەرجیاتی کەماکاتەوە بەس ناگەڕێتەوە بۆ ئاستی جاران. یعنی 600,000ەکە کە کەمی کرد بۆ 600 کەمی کرد بۆ 500 من ناگەڕێمەوە بۆ ئەو کاتەی خەرجیاتم چەند بوو کە موچەکەم 500,000 بوو یاخود داهاتەکەم ناگەڕێمەوە بۆ ئەو کاتە بۆ لەبەر ئەو من ڕاهاتم لەگەڵ ئاستێکی بەرزتر لە خەرجیات بڕەکە زیاترە کوواڵەتیەکەش بەرزترە بە ئاسایی لە دەستی نادەم بۆ لەبەرەوەی من ڕاهاتوم لەگەڵ ئەوەیە لەوانەیە بەشێک لە بابەتەکە چاولێکەری بێ. یعنی خەڵک ئەزانێ بەنمونە من دوو ڕۆسێ ڕۆژارێک بە دوو سێ علاگە دێمە ناو ماڵەوەینە و من نامەوە ئەوی فکرەیە کە لای دراوسەکانم دروست بووە ئەم کابرایە دەوڵەمەنە و شت ئەکڕێت و ئەو بابەتانە هەر بۆ خۆ دەرخستن حەزەکەم هەروە بمێنم حەزەکەم لای ماڵ و مناڵ هەست نەکەن کەوەی کە پارەکەم کەمی کردووە مناڵەکان تێناگەن باوکە بۆ ئەوەمان ئەمڕۆ ئەوەت نهێنەوە یاخود دوای دوو سێ ڕۆژ پرسیاری ئەوە ئەکەن من نامەوێ ئەوان لەوە تێبگەن واتە چیەکەم لەوانەیە بچم قەرز بکەم بەس ناهێڵم مناڵەکانم بزانن کە من پارەکەم کەمی کردووە تا ماوەیەک ئیتر ماوەیەک بەردەوام بوو ئەم کەمبوونە ئیتر کە ناچار بوو منیش وا لە خێزانمەکەم و مناڵەکان وی تێبگەن دۆخەکەم چۆن چۆنیە منیش ئیتر ناتوانم تحمل و بەرگی ئەوە ناگەم. دکتۆر لە داهاتێکی 500,000 با سەرکەوین تا 2 ملیۆنی تر دڵیان هەر کەسێک بەپێی ئەو داهاتی هەیەی باسی داهاتەکەی نەگموچ زۆرینە تقریبا 500-600,000 دینار تقریبا بەگشتی بە پێچوانەوە بپرسین خراپترین ئەو تەکنیکان یاخود ئەو کردارانە چین لە ڕوانگەی ئابوووریەوە بۆ منێکی خاوەندداهاتی 500,000 یا ملیۆنی یا 2 ملیۆنی بیکەم یان ئەو خەرجیە هەڵانە یاخود ئەو کردارە ئابوووریە هەڵانە چین کە ڕەنگە ڕاستەوخۆ کاریگەری لەسەر داهاتی ئەو مانگی مندا بێت. بەتەکید خراپترینیان ئەوەیە کە من بەبێ ئەوەی لە چوارچێوەیەکی زانستیانە بجوڵێمەوە بچم پارە خەرج بکەم یعنی ئەبینی جەنابەت من پارەکەم 500,000 ئەچم شت بە قست ئەکڕم بۆ لەبەرەوەی بێ بە قسەی مەدام بکەم یەڵا حەمە با بچین بۆ بازار شت بکڕین ئەو بابەتەنە بکڕین و من بە قسەی ئەەکەم ئیتر ڕێکەوتنە لە نێوان دووکەوەنە ترسە نازانم چی هەر شتێک بێ ئەچم ئەو بابەتەنە ئەکڕم ئەوە من خۆمە خەمە ژێرباری قەرزی ئەنی قەرزکردن قەرزارە بم لێرە چییە بێ لێرە ئەوەی 500,000 مانگی داهاتوو بەشیەوە کە من قستێک بڕێک لە ئەو پارە بدەمەوە قستێک لە ئەو قەرزێکە کەوتوتە سەر شانم بەهۆی ئەوەی کە من گوێم گرتووە لە بنمونە لە ماڵەوە یاخود لە حاڵەتێکی تایبەت سەپێنرا بەسەرم کە من بچم شتێکی وا بکەم بنمونە بۆیە لێرە ئەوە خراپترین حاڵەت ئەوەیە کە من نەزانم چۆن ئەجوڵێم سنووری جوڵەکەی خۆم نەزانم لە 500,000 دینارەکە زیاتر بجوڵێم زیاتر خەرج بکەم بەتەکیدەوە لێکە کە خەرجەکان زیاتر بێت و داهاتەکەشم لەو ئاستە نەبێت. ئایا یعنی لێرە پرسیارەکە ئەوەیە ئەوەی کە 500,000 دینارە داهاتەکە 500,000 ئیتر بیر نکاتەوە لەوەی شتێکی وا بکڕێ یاخود بن من یعنی قست مەبەستم یاخود هەنگاوی بنێ بەرەو خۆش گوزەرانی ئەو بەتەکی جوابەکە بەڵەیە بێ یعنی بەڵێ ناتوانێت بۆ لەبەر ئەوەی سنووری پارەکە وا بۆی دیاری کردووە کە نتوانێت زیاتر لە بارودۆخی بەتەکید جگە لە حاڵەتی زۆر گرنگ لاینە دەرونیەکە کە لە ناخمان چەسپاوە ئێستا ئێمە ئەترسین لەوەی کە مانگی داهات و موچە هەیە موچە نییە ئێستا بینن جنابتن فەیسبوک یاخود تۆڕە ئینە کۆمەڵایەتیەکان ئەڵێ ئەوە وادەی دابشکردنی موچە ڕاگەیاندرا دەستکاری کراوا دەکات نازانم چی بوو ئەو خودی ئەوە لە زانستی ئابووری ئەو دیعایەکردنە ئەو با بڵین بەو شێوازە کە باس ئەکرێت و ئەگەر و نەگەری تایە وا لە ئینسانەکە حەزەری هەبێت ئەترسێ لەوەی کە پارە خەرج بکات نەوەڵا با 200,000 بمێنێ با هەندێک لە پێداوسیەکانی زۆر گرنگم هەیە ئەوانە پڕ ناکەمەوە ئەوانەی ناکەم ئەو پارەی ئەهێڵمەوە بۆ مانگی داهات و ئەگەر پارەم دەستکەوت ئەو کاتە ئاوردەمەوە لاوەی کە هەندێک لە پێداوسیەکانی مانگی پێشوو پڕ نەکراوەتەوە ئەنجاو کاتە ئەچم بۆ پڕکردنەوەی ئەو بابەتە. ماوەستا زۆر جار کۆمەڵی هەڵا هەن ڕوودەدەن بۆ نمونە لە سەرەتای پرۆسەی خوێندندانیان لە وردەوەدا لە نێو خێزانەکاندا لەوانەیە گەنجەکەی
بچێتە قۆناغی زانکۆوە زۆر جار خێزانێک داهاتی یاخود موچەکەی بوون نە ملیۆنێکە دێت 800,000 یا بە خوێندێکی ئەهلی بۆ منداڵەکەی ینی ئەمەش یەکێکە لە بێپلانیەکان ئیتر نازانم زۆر جار بگەڕێتەوە بۆ چاولێگەری یاخود بۆ ئەو دیئای و ڕیکلامانەی کە دەکرێت بۆ منە قوتابخانەیە و خوێندنگایە زۆ باشە ئەمە تا چەند گرنگە ئەمەژەر بە پلانەوە سێری بکەین زۆر جار ئەگە بیریش بکەینەوە بەشێک لە قوتابیە سەرکەوتوەکان مەرجنی لە خوێندنگە ئالیەکان ببن بینیومانەکە لە خوێندنگەکانی حکومیش توانیویانە سەرکەوتنی باش بەدەست بێن تا چەند گرنگە ئاگاداری ئەم شتە بین و دوجار گیرۆدە نەبین یاخود ئەم دایک و باوکە بکەونە ژێرباری قەرزەبەوەی کە منداڵەکەی گەنجەکەی لە خوێندندایە بەڵێ خۆی ئەم بابەتە ڕاستە ئێستا بۆتە دیاردەیەک بەداخەوە لە کۆمەڵگەی کوردستانی لای خۆمان وڵای لە بەغاش وڵا ئەوم بینیوە نیێنیە سەر تەسەورکەن جەنابتەن لە کۆڵانەکانی بەغا لە بینی 3-4 خانوو مەکتەبی خانوویەک کراوە بە مەکتەبێکی تایبەت ئەگەر باسی مەکتەبی سەرەتاییەکان بکەین بە نمونە لەبەرەوەی جەنابتەن ئازان چەند مەکتەبەکە گەورەتر بێت و قۆناغەکان بەرزتر بە پێویستی بە بینایەک وونێکی تایبەت هەیە بەڵێ بەداخەوە و دیاردەیە هەیە ئەوەش ئەچێتە بواری چاولێکەریەوە خاڵێکی زۆر گرنگ کاریگەریکی زۆر گرنگە زایدەن پێش چاولێکەریەکە ئەوەیە کە باوکودایکەکە ئەیانەوێ مناڵەکان لە ئاسێکی بەرز وەکو لاینی زانستی پەروەردە بکرێت فێر ببێ مامۆستاکان کە باوکودایکەکە ئەچن بۆ مەکتەبەکە سەیری مامۆستاکانەکان سەیری ئاسی مەکتەبەکەکان لە وەزارتی پەروەردە یاخود لە خوێندنی باڵا باوەڕ پێکراوە و ئاستەکەی چەنە لە ئەگەر زانکۆ بێ لە ئاستی زانکۆکانی هەرمی کوردستان یاخود لە ئاستی عێراق یاخود پەیمانگەیەک بە یاخود کۆمەڵێک شت هەیە لێرە لەگەڵ ڕەچاوکردنی ئەو بابەتە ئیتر باوکودایکەکە قبوڵەکەن قورساییکی زۆر بخەنە سەر شانی خۆیان و بودجێی خۆیان بۆ مناڵەکان لەو شوێنە بخوێنێ تەسەورەکەم ئەمەش شتێکی یعنی تا ڕادەیەکی زۆر ناگونجاو بێ ئەگەر ناوی نێنین خراپ بێ ناگونجاو بێ لەبەرەوەی بەڕاستی یعنی من ئەگەر ببورم من مەبەستم خۆ دەرخستن نییە من مناڵەکانم لە بەڕاستی لە مەکتەبی ئاسایی خوێندویانە بەڵام چیان کردووە بە فەزلی خی گەورە خۆیان متابعی ڕۆژانەیان هەیە لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان ئینگلیزی خۆیان بەدەهینی خۆیان لە متابعکردنی یوتیوبی ئینگلیزی و بابەتانە خۆیان بەهێز کردووە لە بابەتەکان ئێستا لەوانەیە بینەرێکی عزیزی خۆشەویست بڵێ ئەو کەسێک کە لاپتۆپی نییە ئەو کەسێک کە هینی نییە بەڵێ ئەو کەسێک کە لاپتۆپی نییە مۆبایلی ئەو بابەتانی نییە بەتەکی ناچێتە مەکتەبی تایبەت لەبەرەوە پرسیارەکەی جەنابتەن تایبەتە بۆ کەسانێک کاژنە مەکتەبی تایبەت بۆی لێرە من ئەتوانم وەکو خۆم مناڵەکانم ڕابێنم مەبەستم هاوڵاتی ئازیز و بەڕێز ڕابێنم لەوەی خۆی بتوانێت خۆی بەهێز بکات لە ڕێگەی سێرکردنی تۆڕە کۆمەڵایەتەکان تیڤمانێ هەر تیڤی پەروەردەیمان بە زمانی ئینگلیزی ئەوە بەتانە گوێگرتن بەکارهێنانی یوتیوب و کلیپی هینی زانستی لە بواری فیزیا لە بواری کیمیا هەر لە پۆلەکەی خۆم کوردیەکەم تەواو کرد بە نمونە ئەچم ئەگوێ ئەگەرم لە ئینگلیزیەکەش بۆی بزانم ئینگلیزیەکە چی ئەڵێ یاخود کتێبێکی ئینگلیزی هی مەکتەبێکی ئینگلیزی ئەچم کۆپیەکەم و دایانم خۆم فێری ئینگلیزیەکەم کە دیتە سەرەوەی کە ئەچمە 6 تەواوەکەم ئەتوانم بچمە کۆلێجێکی باش ئینگلیزی تا بێت و کێشەم نەبێ واتە لێرە ئەکرێ من هەنگاوەکە وابێ پێشخستنی تابێ بەڵام لە ڕێگەی توانە و ئیمکانێتی خۆی ئەو کەسە چەند خۆی بەهری تایە توانە ئیمکانێتیەدا کە خۆی پێش بخات ئاستی زانستی خۆی پێش بخات مەرج نییە لێرە پارە بێ یعنی من وەکو ئەرزی جەنابتانم کرد ئەوە ڕەغبەت و حەزی باوکودایکەکەی بۆی مستەواکەیان بەرز ببێ لەگەڵ چاولێکەری من وای بینم بابەتەکە بۆیە بەڕاستی مەکتەبەکانی خۆمان مامۆستاکان ماشاڵایان لێبێ من خۆم چەند مامۆستایکم بینیوە مستەوایان خراپ نییە باشن ماشاڵە بەس ئەکرێ لەگەڵ ئەوەشە لە کاتی پش و ئیستراحەتی خۆم کە ئەگەڕم و لە مەکتەب خۆم هەوڵ بدەم مستەوای خۆم پێش بخەم دکتۆر جیاوازی لە نێوان ئابووریانە مامەڵەکردن لەگەڵ پارە و ڕەزیلیا چییە؟ ئابوورین یعنی ژیرانە تعاملکردن ڕەزیلی ئەوە شتێکی تر دیارن یعنی بەس ئابوورین یعنی ئابووریانە تعاملکردن ژیرانە زانستی ئابووری پێمان ئەڵێ پارەکە بخۆنیان نەیخۆین چۆنیەتی زانستی ئابووری پێناسی چیە چۆنیەتی پڕکردنەوەی پێداویستەکانی ئینسان واتە لێرە هەوڵە دێ بۆ پێداویستەکانت پڕ بکەیتەوە بە بەرزترین بۆ لەوەی کە بگەیتە بەرزترین ئاستی سوود یاخود کەڵک و بە کەمترین تێچوون ئەم کەمترین تێچوونە ئەگەر من خۆم وا لە خۆم بکەم کە تێچوونەکەم زۆر کەم بێت و مەرفعەتەکەشم زۆر کەم بێ ئەوە چێتە بواری ڕەزیلیەوە لە ئابووری دەرەچێ بەڵام ئابووریانە تەعاملکردن یعنی بە ژیرانە ئەو دینارە ئەو دۆلاری کە هەمە چۆن خەرجی بکەم بە شێوەیەکی زانستیانە لە بواری گونجاوی خۆی
ئەو ئەچێتە بواری ئابوووریەوە بۆیە هەندێک جار بگۆرە ئەڵێن ئابووری ناس ڕەزیلە یاخود بەخیلە نەشتیوانە زۆر جار کاک دکتۆر قەدرگرتنی ئەو داهاتی بوون باوکێک زۆمانەوەی بەهۆی ئەو پارەی کە دەستی دەکەوێت بەڵام لەوانەیە خێزانەکەی تێنەگات کە چەند ماندوو بەهۆی ئەم پارەی کە دەستی شەڕێک ئەکا لەگەڵ جیهانی دەرەوەی ماڵ بۆ ئەوی پارەی بە حەڵال دەست بکەوێت زۆر جارانە پیاوەکە ئەگەر لە هەنێشتا ڕەزیلی بکات ئافرەتەکە تێنەگات کەمە بە مانووبوونێکی زۆر ئەم پارەی دەستکەوت و ئەوێ لە شتێکا خەرجی کوا کە پێداویستی ئەو ماڵە بێت دڵنیا بن جەنابتان ئەو کەسەی کە بە حەڵاڵی پارەی دەست ئەکەوێت لە دەرەوە دڵنیا بن ڕەزیل نییە بەس ئابووریانە بیرەکاتەوە ئابووریانە ئەیەوێ زۆرینەی پێداویستەکانی ماڵت پڕ بکاتەوە دابین بکات بەو بڕە پارەی کە هەیە لەبەر ئەوەی بەڕاستی ئەوەی کە بە حەڵال پارەی دەسەکەوێت حەز ناکە لە حەرام بە تەکید ئەو ئیدراکی هەبێت تێگەشتنی هەبێت لە جێکردنەوەی ئەو دوو بابەتە لە ژیانی خۆی لەو پارەی کە دەسی ئەەکەوێت دڵنیا بن جەنابتان بەینی بە شێوەیەکی بەخیل و ڕەزیلانە بیر ناکاتەوە لە خەرجکردنی پارە دکتۆرەکەشی تۆزێک کاتمەوە چەند نازانم پرسیارە تا چەند ئەگزانستیا چێتە قاڵبی تەفری هەیە زۆر جار نکتەیەک هەیە ئەڵێ ئەگەر بمری قەرزار بیت واتە وایە چەندێکیش دوای خۆت هەر ژیابی بێ قەرزت بۆ بکەنەوە بەڵام ئەگەر وەفات بکەی و پارێکی زۆرە لە ماڵ هەبێ بۆچی نەتخوارد بۆچی فرسەتت نەبوو ینی پێم خۆشە لەسەر چۆنێتی پارە کۆکردنەوە لە ڕوانگەی ئابووریەوە مەسەن هۆشیارێک بین بە هاوڵاتیان گریمان داهاتەکەت بە شێوەی هەیە تۆزێکی لێ لابدەی کامەی پارە کۆکردنەوەیە کامەی ئەچێتە قاڵبی زەخت لە خۆکردنێک لە ماڵ و مناڵگرتنەوە لە خۆدیان ماناوی بنینەوە ڕەزیلی من یەکشت پێشەوە وەڵامی جنابتان بەمەوە ئەو نکتەیە کە باستان کرد فەرمووتان بەڕێستان شتێکی هەر لەو بوارەی پێکەنینە بەڵام حەقیقیە لەگەڵ منە ڕوویەوە من کەسێکە ناسم ئیتر چوە دارێ حەقی خۆی گەورە لێ ئینشاءالله وتی من حەزەکەم ئەگەر بمرم لە دوای خۆم 2 ملیۆن دلار جێبێڵم بۆ ئەوەی خەڵک بڵێ ئەها 2 ملیۆن دلار جێش بۆ مناڵەکانی یعنی وا بیر ئەکردەوە کە پارە جێبێڵێ بۆ مناڵەکانی نەک لەبەر ئەوەی بۆ مناڵەکانی ژیانێکی هینی ڕێک و پێک و هین دابین بکات نەخێر بەس تەنها بۆ ئەوەی خەڵک بە دقیقی وتی بۆ خەڵک بڵێ ئەوە 2 ملیۆن دلار جێشت یعنی تەسەڵکەن جەنابتان وا چۆن بیرەکاتەوە چۆنیش خۆی کردێتەوە ئیتر ئەو جۆرە بیرکردنەوە هەیە بیرکردنەوەیەکی سیر و سەمەرە هەیە لە هەموو شوێنێ چی بکەی بۆ ئەوەی پارەی کۆ بکەیتەوە لەم سەردەمە منافسەیەکی زۆر هەیە لە بینی گەنجان و خەڵک بۆ بەرمهێنان بۆ فرۆشتنی شتومەک و ئەو بابەتانە پارێکی حەڵاڵت دەست بکەوێ نائاساییە بەڵام ئەگەر لە بینی ئەم هەموو منافسە و ڕەکابەریەکە هەیە ئەگەر بەهرێکی تایبەتت هەبێ لە بەکارهێنانی لاپتۆپ لە مەبەستم تۆڕە کۆمەڵایەتەکان بتانی خزمەتگوزاریەک پێشکەش بکەیت و پارێکی چاکت دەست بکەوێ بە تەکیدەوە ئەتوانی پارێکی چاکیش کۆ بکەیتەوە بەڵام لە حاڵەتی ئاسایی کە تۆ بەڕێزت داهاتێکی جێگیرت هەیە و ساڵانە تۆزێک زیادەکە و خەرجیەکانی شدوان و ئەگەری زۆر هەیە خەرجیەکانت زیاد بکەن لە کاتی ژنهێنان مناڵبوون و ئەو بابەتەنە میوان هاتن و چەندێک علااقاتی کۆمەڵایەتی فراوانتر و گەورەتر بێ بە تەکید ئەو کاتە تۆ جەنابەت ناتوانی چی بکەیت ناتوانی پارە کۆ بکەیت و نەک پارێکی چاک لێرە شتێک هەیە ئەوترێت موچە ژیانێکت بۆ دابینەکە کە هەژار نەبی موچەی ئاسایی نەک 500,000 و 400,000 هەژار نەبی بەڵام لە هەمان کات ئەوەشت پێ ئەڵێ موچە ئەگەر موچە خۆر بووی بە هیچ شێوەیەک ڕۆژێک لە ڕۆژان دەوڵەمەند نابی بۆ لەبەر ئەوەی لووتکە و بەهێزترین با بڵێن بەهێزترین کاتی ئینسان یاخود ئەو چالاکیە کە هەیەی لە هەشتی بەیانی نۆی بەیانی تا سی دوای نیوەڕۆ بنمونە سی عەسر ئەو ماوەیەکە ئەو ماوەیەکی زۆر زێڕینە لە ئیمکانێت و چالاکی ئینسان خەرج ئەکرێ بۆ خزمەتکردنی خاون کۆمپانیایەک یاخود بۆ دائیرەیەک بنمونە باشە وا باشتر نییە من دانیشم نە ماڵ هەفتەیەک دە ڕۆژ زیاتر کەمتر بیر بکەمەوە لە پرۆژەیەک کە خۆم جیاواز بم فەرقم هەبێ لەگەڵ خەڵکی ترە و لەگەڵ گەنجانی ترە منافسەکانم لە بازاری کوردستان و بازاری عێراق و بازاری جیهانیش ئێستا ئەتوانین وا بازاری جیهان بکە لەبەرەوە ئینتەرنێت هەیە بەو شێوازە ئەتوانم دۆخی خۆم چاک بکەم و پارە کۆ بکەمەوە زۆر باشە کاک دکتۆر ئەمە بکەمە دوا پرسیار زۆرێک لە نێو خێزانەکاندا هەردوو هاوسەرەکە موچەخۆرن داهاتێکیان دەستەکە دێنەوە ماڵە زۆر جارەمە کێشەگرفتی لەکەوێتەوە چی بکرێت
یاخود ئەو بیرکردنەوە ئابوووریە دروستە کامێ و پلان ئابوورە دروستە کامەیە کە کێشە و گرفت دروست نەبێت لە نێو ماڵەکەدا هەردووکیان پێکەوە کە موچێک دێنەوە ماڵە بە شێوازێکی جوان بتوان دیکتاتۆریەت یعنی تۆ جەنابەت پارەکە بێ بەڵێ قوربان ئەوە پارەکە ئیتر دوای ئەوە خەرجیاتی ڕۆژانەی خۆت وەرە گریاگەروا بێەوە ئەگەر وەزارتی ناوخۆوەکەمان دیکتاتۆر بێتەوە بێت ناوە بە تەکید ڕێکەوتنە لە بینی پیا و ژن و با بڵینەکەی هەردوو هاوسەرەکە با بڵین ڕێک ئەەکەون لەسەر ئەوەی کە ئەو بڕەپارەیە چۆن خەرج بکرێت. یعنی من خۆم شخصیان قوبول ناکەم بە هیچ شێوەیەک بە هیچ شێوەیەک لەنەوە ماڵ بوترێت پارەکەی تۆ پارەکەی من بە هیچ شێوەیەک وانە. یەک با بڵین قاسە هەیە یەک چێز هەیە کە پارەکە بخەیت تەناوی لێوە دەربێنیت و پارە خەرج بکەیت بە هیچ شێوازێک ئەوم قوبول نییە بۆ لەبەر ئەوەی من ئەم هاوسەرمە ژیانی خۆی بەخشیوە بە منیش بە هەمان شێواز چۆن بێن بابەتەکە لە یەکجا بکەینەوە بەڕاستی ئەوە ببورن توخوا من ئەم قسەشەکەم لەوە چاک لە یەک تێنەگەشتنە کە پارەکە جا بکرێتەوە ڕێک نەکەوتنە لە بینی هەردووکیان کە چۆن پارەکان خەرج بکەن بۆیە تەسەورەکەم بابەتەکە کۆمەڵایەتی بێ زیاتر لە بابەتەکە ئابووری و دارایی بێ من یەکەم جار کە ڕێکەوتم و بڕیارمدا کە من و هاوسەرەکەم پارەکەمان یەک پارە بێ ئەو پارەیە ئەو بڕپارەی خەرج بکە نەک پارەکەم خەرجەکەم و پارەکەت خەرج بکە نە خودی ئەوە بەو شێوازە ئەوە معنەیەوە کە جابووتەوە پارەی من و پارەی ئەو لە یەکەوە وەکو لاینی دەرونی زۆر کاریگەری هەیە بەڵام کە هەستی کرد پارەکە یەک پارەیە و گیرفانمان یەک پارەی بەتاکیت یەک گیرفانە ببورن ئەوە جۆرێکی باشترین ڕێکەوتن لە بینی هەردوو کە ئەو دوو کەسە لە یەک خێزان و تەسەورەکەم ژیانێکی خۆشیش بەسەرە بن بەو شێواز. زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر خالید حەیدەر سپۆری ئابووری خوا بەخێر بێت. هەرچەند بابەتێکم تۆزێک کۆمەڵەتیشی تیا گرنگم بابەت هەردووکی پێوەستە بێکەوە دەستەکانە خۆش بێ زۆر سپاس. بەڵازان و خۆشەویستان دەچین لای ناوبڕێک و دەگەڕێنەوە لاتان. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانان و پڕ لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە خواردنێکی بەناوبانگ و بەچێژ جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ برنجی مەحموود دڵنیا بڵینیە ئەو جبسەی وێنەی نییە کەرتامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێم بڵێن چییە؟ سینینی تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. وڵایزان ڤیتیەکمانەیە دەربارەی کەسێکی پیشەوەر دەستڕەنگینێک کە کار و کاسبەکەی سەرکاری لەگەڵدارە ڕەنگە زۆر جاربینی بێتمان دەستی خاکەناز و پاچ و کۆمەڵێک لەو بابەتانەی تر کە ئێستش لە یازال جاران ڕەنگە ڕۆژانە هەموو ماڵێک یاخود هەموو کەسێک لە کوردستان تا ڕادەیەک سەرکاری لەگەڵ پاچ و خاکەناز و کۆمەڵێک لەو کاری کشت و کاڵی و باغداری هەبوو بەڵام ێستا کەم بووتەوە بەڵام خۆ پیشەوەرانە هەرماوەن خەریکیەوە شانن یاخود ئەو دەستکی خاکەناز و پاچۆمانە دروستەکەن لە شاری سلێمانی هاوکارانمان ئەزمموی ئەم حاجێکی پیشەوەرمان بۆ باسەکەن پێکەوە بینەری دەبین.
من ناوم عثمان ڕسوڵ محەممەدە خەڵکی گوندی سەرگەڵوم لە 61ەوە ئەم پیشەیە دەکەم ئەم ئیشاکەم من ئەم ئیشەیە لە بامەوە بۆم ماوەتەوە باوکیشم هەر ئیشەیە کردووە براو کەس و کارەکانە کەسم هەر ئەمیشیان کردووە ئێستا بە زۆری خەڵکی لادێ ئەگەر لادێ مابێ پێویستی زۆر بەم ئیشەی ئێمە هەیە تەورازەکڕێت تەورەکڕێت دازەکڕێ ئامانەکە من لە کاتی خۆیان ئەمانم هەموو دروست کردووە ئەم شتانەی کە تۆ ئەیبینی لە کاتی خۆیان هەموم دروست کردووە هەتا ساڵی 2010 کە خەڵک دێش بۆ لای من مەبەستی چاکەیە ئەنجیناوە نەبێ مەبەستی ئەوە بێ بۆ جوانی من بێتە ئێرە بەس مەبەستی شتێک چاکەیە بە زۆری ئەو دارانەی کە دێ دارەکان لە خاری لە دەرەوە دێ لە ئێرانەوە دێ لە تورکیاوە دێ لە سینەوە دێ لە رووسیاشەوە دێ ئەو دارانەی کە ئێستا لای منە سەرداری تورکیم لایە ئێرانیم لایە رووسیشم لایە لێرە احتمامی زۆر پێ نادەن مەسەلا 20 دارە 30 دارە دروست دەکەن بە کۆمەڵی بەستن ناوەکەی هەموو خراپە دیوی دەرێ سێ چوار داری چاچی تایە و ئاوا بەڵام ئەوەی لە دەرەوە دێوانە چاکە ئەو تەور و داسوشتا لێرە لەوانە دروست دەکرێت من لە کاتی خۆیان دروستم کردووە بەس حکوومەت لێرەکە ئەمانەی دەرکرد منی ژێشێک بووم لەوانە بەس من نەڕۆیشتم حکوومەت مەجالی دام کە خۆم ئەم شتانەی هەمە تیدا بفرۆشم من وازم لێ هێنا ئەوانەی کە دێن بۆ بە زۆری ئەوانن کە باخیان هەیە یا لە لادێ دانیشتون یا مەڕووماڵاتیان هەیە مەسەلە بۆ نمونە مەڕووماڵاتی هەیە دێ تەورازەکڕێ تەورەکڕێ دازەکڕێ ئەو شتانەی پێویستە ضرورە بۆ ماڵ ئەوە ئەکڕێ چەکوزەکڕێ مەسەلا بڵێن پلایزەکڕێ ئەم شتانەی کە لای من هەیە خاکەناس قازمە ئەوانە ئێستا من تەوراسم لایە ئەگەر بێ تەوراسەکە پیشانت دەم تەوراسم لایە بە 20,000 بەس ئێرانەکە دێ ئەیدەن بە 7,000 بەڵاندار نابڕێ خەڵک ئێستا وای لاتوە بە دو شتی چاکە ئاگەڕێ بۆ خۆشم یەکێکم لەوانە کە حەزم لە شتی چاکە ئەم پیشەیە وردە وردە لە ناوە چێت چووکە ئەو گەنجەی ئەو کوڕی ئەو کەسەی کە لە دوا ئێمە دێ ئەمە ناکە ئەم ئیشە ناکە هەر بێزیشی نایە بێ لێرە لەناو ئەم تەپ و تۆزە دانیشێ لەوانەیە من ڕۆژی وایە مەسەلا کە عیژەکەم دارە تاشم شتەکەم هەموو ژیانم تەپ و تۆز و خۆڵاویە ئەو لێرە ئەوە ناکە بڕوا مەکە ئەم ئیشە تاسەر بمێنێ کەس نییە کە دروستیکە ئەم وڵاتەی ئێمە بەوە دواکەوتووە کە سەنعاتکاری کەمە ئێستا بچۆ لە سین هەموو خەڵکی سین سەنعاتکارە وڵاتەکەیان بۆیە پێشکەوتووە ئێمەش هەر چاومان لە دەرەوەیە چاومان لە معاش کوڕی ئەوسا لەگەڵ باوچە ئەو ئیشەیە کرد چاوی لە دەستی باوچە باوکی چ ئیشەکی بکردایە ئەویش حەزی لێ بوو ئەوە بکە من زۆر خولیای ئەوە بووم کە لە مەکتەب دەرچووم زۆر خولیای بووم کە ئەم ئیشە فێر ببم زۆر یعنی دایمە وەک شتێک لە مێشکما ئاهات و ئەچوو یعنی بەڕاستی ئێستا ئەو شتانەی کە لە مناڵی کردومە ئەگەر ئێستا ببوویەوە بمهێناوە پێش چاو زۆر عجیب بوو یعنی دایمە حەوڵمەدا کە ئەو شتە بزانم من تقریبا 30 بۆ 40 سەنعات دەتوانم بکەم بزانم هەمووشی ئەزانم زۆر لە بواری سەنعاتە زیرەک بووم و خەڵکیش هەموو ئەزانم جا من زوربەی زۆری ئەو ئیشانەی کە کردومە لە لادەکەی خۆمان کردومە هەموو ئیشێکم بۆ کردوون حتا تەنچی ئاوم بۆ دروست کردوون سەلەی نانم بۆ دروستکردون کە نانی تێکن بۆەوەی داباوشت نانەکە پیس نەکە ئەوسا کە لە لادێ بووم منجەری ئاوم بۆ دروستکردون ئاوی تیا بکڕێن ئەوسا بۆیلەر و حەمام نەبوو تێگەیشتی ئەو شتانە زۆپای دارم بۆ دروستەکردن تەورم بۆ دروستەکردن ئای بنەبێ وڵاخم بۆ ناڵەکردن نازانم ئێوە ئەوەتان بینیوە یان نا وڵاخم بۆ ناڵەکردن ئیتر ئەنوا و ئاشکار ئیشمە کرد دایم ئێستا بیر لەو ڕۆژانە ئەەکەم کە ئیشم کردووە لە کاتی مەسەلا لە 15-20 ساڵیمەوە هەتا 50 ساڵی شەر بیری لێ یەکەمەوە تەماشاکەم ئەڵێن من چیم کردووە چەند ئەو ئیشانات حەچی پێیان کوتبم یەکسەر مێشکم وا بۆ وەری گرتۆ دروستم کردووە کابرا مشتری هاتۆ توێتی ئەوم بۆ بکە بیرم لێ کردوێتەوە یەکسەر بۆم دروست کردووە یعنی لە بواری سەنعاتەوە زۆر زیرەک بوو
خەڵکەی ئێمە ئەگەر بیری لە ئەوە بکردایەوە مەسەلا بڵین بۆ نمونە کابرا سنعاتکارە واتی لە سنعاتەکەی خۆی نەهێنا یا کوڕەکەی یا کەسەکانی تری واتی لێ نەهێنایە تێگەیشت ئێستا من ڕۆژانە ئەگەر هین بێ من دە تەوراسی وام دروست دەکرد ئێستا یەک تەوراس دروست ناکەم ئەم دە تەوراسە سەیری منکە ئەم دە تەوراسە تەوراسی ئەمدا بە 10,000 15,000 15 تقریبان 5-6 لە دەرەچوو بۆ مەصرفەکەی باقیەکەی ئەمایەوە ئەوە هەم ئیسیفادەی بۆ خۆم هەبوو هەم بۆ وڵاتەکەم بەڵام ئێستا ئەمە کە لە دەرەوە دێ ئیسیفادەی بەس بۆ دەرەوە هەیە ئێستا ئەمە سیرکە ئەمە یعنی بێ ئەمیت ئەمە بێ ئەمیتترین شتە ئاخر ئەمە سێدارێکە ئەسی لەو شێوە ئەی بڕی ئەی چەمێنی یعنی دارێکی دووپەلی بۆ دانەی دوای ئەمە گەرمەکەی ئەی چەمێنی و پەتێکی تیەکەی تاهین دەبێ سیرکە ئەمە کە بێ ئەمێتترین شتە لە وڵاتەکەی ئێمە ناکرێت ئەمە ئێرانە ئەمە خەڵکی وان کاسبن خەڵکی وان زیرەکن ئەزانن معنای ژیان چیە ئەزانن چۆن هەڵستن چۆن دائانیشن تێگەشتی هەموو شتەکان بۆ زیرەکی لە ئێمە زیرەکترن ئێمە بێزمان نایە بچین ئەم دارە یعنی بچین بیبڕین و بیێنین ئەمە بکەینێڵێ ئەوە چییە تێگەشتی بەس چاوەڕێیەکەین کەی داخوا معاشەکە هات نەهات هات نەهات ئەوە ئەم وڵاتی ئێمە بە ئەوە دواکەوتووە هەر پێشەشی بەغەڵەت هاتووە تێگەشتی لێی گەڕایە با کابران مەڕەکەی بەخێو کردایە با مانگاکەی بەخێو کردایە با تەماتەی بکردایە با ئەهان لێرە نووسراوە ئەگەر ببینی نووسراوە ئەس زەراع نەفتت دایم ڕاستە هەموو کەس نازانە معناکەی چییە هەموو ئینسانێک بیر لەوە ناکاتەوە بەڵام ئەگەر ئێمە خۆمان لەناو خۆمانە ئەو ئیشانەی خۆمان بیکەین یا خۆمان دروستیکەین یا خۆمان بەرهەمی بێنین ئەها سیرکە ئەگەڕێتەوە بەچی هەم خۆمان ئیسیفادەی لەکەین هەم وڵاتەکەشمان ئیسیفادەی لەکە سیرکە ئێستا بچووکترین شت ئێمە کە بۆمان بێش قارتە لە دەرەوە دێ هیچمان معمەلێکمان خۆی ئەگەڕێتەوە سەر زیرەکی دەوڵەت ئێستا ئێران ئەگەر بیەوێ معمەلێکی تەلەڤیزیۆن ئیسترادی تەلەڤیزیۆنەکەی بکە یەکسەر ئیسترادی چیەکە معمەلەکەیەکە هێنێ لە وڵاتەکەی داهێنێ ئەم معمەلی تەلەڤیزیۆنە کە ئێران داهێنێ لە وڵاتەکەی خۆی بە سەدان خەڵکی وڵاتەکەی ئیشی تیاکە بەڵام ئەگەر هەر تەلەڤیزیۆنەکە بێنێ بەس پارەکەی ئەڕاتە دەرەوە و تەلەڤیزیۆنەکە دێنێ بەس ئەگەر معمەلەکەی خۆی بێ بە سەدان بە هەزاران خەڵک ئیسیفادەی لەکە لەو معمەلە ئێستا ئێمە ئەگەر 100 معمەلمان هەبووایە خەرشێمە بووە بێ کاسبێت دانیشت دانانیشت هەر خۆی هەرکەس لە شوێنەکە دا ئەمزرا معناوی ئیشی هەبوو بەس ئەوە زۆری ئەوێ ئەمڕۆ ئەگەر ئەمە لەو بارەوە من قسەم زۆر پێەیە ئەگەر ئێمە بیر لەوە بکەینەوە جارێ ئەگەر بیر لەوە بکەینەوە ئێشتا زۆری ئەوێ خەڵکەکەی ئێمە لەوە تێبگا تێگەشتی معنای ئەوە زانێت تێبگا تێناگە بەس سیرکە ئێستا ئەوە پێش ئێستاش باسم کرد ئێستا ئەگەر نازام جەنابتان چوون بۆ سینیاننا ئێستا ژن و پیاویان خەریکی کاسبێ عیبە نا عیب نییە ئەوانە کاسبن ئەوانە ئەزانن معنای ژیان ئەزانن چۆنە ژیان چۆنە تێگەشتی ئەگەر لە وڵاتەکەی خۆیان مەسەلا شتێک برژێ ئەو بەی خۆی ئەزانێ ناڵێ فەردە برنجەکە کە ڕژا لە دوکاندارەکە زەرەدی کردووە نا خۆت زەرەدە کردووە من زەرەدەم کردو ئەو زەرەدی کردووە دووارە سڵاوتان لەوێت ئازان و خۆشەویستان هاوکارانمان لە سێ سادق ڤیتیەکیان بۆ ئامادە کردوون کە دەستگای خێرخوازی سۆمای چاو موچی بەسەر بێ باوکاندا دابش کردو پێکەوە بینەری دەبین.
ئینشاءڵڵا یەنین پێشکەشێکین و دابەشێکین بەسەرتانە. ئێساش ئەوەی کە هەیە کە دابەشێکین بەسەرتانە موچەی ماهەکانی نۆ دەیە موچەکانی ئینشاڵڵا دابەشەکەین هەروەها لەگەڵ ئەو جل و کەلوپەلانەی کە هاتۆ بۆمان لەگەڵ هەرێکە بەشە حیسە و بەشەیەک گۆشت هاتووە ئەیژ ئینشاڵڵا دابەشەکەین بەسەرتانە. جلانی کە بەکارتانە بە کەڵێکتانە بۆ خۆتان و مناڵەکان ئینشاءڵڵا هەڵیگرن و ئێمەش هێناومانە بۆ ئێوە. الحەمدولillah ئەمڕۆ ڕێکخراوی هاواری خێرخوازی نووسینگەی قەزای سی سادق موچەی مانگەکانی نۆ دابەشەکەین بەسەر منداڵانی بێباوکدا بەسەر نازاراندا کە الحەمدولillah ئەمڕۆ ئەوەی کە دابەشی دەکەین لێرە بڕی 8 ملیۆن و 260,000 دینارە بەسەر 77 منداڵی بێباوکدا کە لەلایەن خێرخوازانەوە ئێمە هاوکاریمان دەکەن کەفالەتی مناڵانی بێباوکە بەپێی ئەو قائیمە و لیستەی کە لای ئێمەیە. سپاس بخوا ئەمڕۆ هەستاین بە دابەشکردنی ئەو موچەیە. ئێوە بارێکە خوای گەورە ناوێتە سەر شانتان لەوانە بێ لە لای خوای پەروەردگار ئێوە لە زۆر کەسی دەوڵەمەند و خاوەن جل و بەرگی جوان و خاوەن قەسر و قەمەرە و سەیارە لای خوای گەورە پلەتان بەرزتر بێ بە شەرتێ شکر بن لای خواتان لەبیر نەچێ و ئەو خەڵکەیشی کە لە ئەوروپاوە خوا جەزایان باتەوە ئەم جلانە کۆ ئەنکەنەوە پارەی لێ ئەدەن ماندووبوونی لەگەڵا ئەکێشن ئەینێرنەوە بۆ ئێمە لەوێ کۆمەڵێ خوشکدا ئەنیشن کەیکیان ئەم دادە بێگردەیە خواست زایباتەوە پارچە پارچە جای ئەکەنەوە سەیری ئەکەن بەخوا زۆر جار پارچەی تایە دڕاوە ئەی بنەوە ئەی دوورنەوە هەنێکی تایە ڕەگە نەشیاو بێت چونکە کە لە ئەوروپا جلکۆ کرێتەوە مەرە هەموو نەوەیەکی تێەکەن نەشیاوە بۆ ئافرەدانی ئێمە مەجبورەوە جیاکەنەوە ئەی بن فڕێ ئەدەن یا ئەی سووتێنن لەبەرەوە بە کەمی مەزانن دوعای خێریان بۆ بکەن خوشکە بە ڕێزەکانم. واگای هاالێ کەس نییە هاوکاریم کە خوای گەورە و زۆر زۆر دەستخۆشییان لێ یەکەم و دوعای خێرتان بۆکەم بۆ هەمووتان بۆ خێرخوازی ئەم مناڵە نازارانە کە ئەوەنە باشن دوعای خێرتان بۆکەین و دەستخۆشیشتان لێ یەکەین و نمونەتان هەر زۆر وێ ئیشەڵڵا و بەخوا ئەوەنە باری من سوک بووە ئایسە مناڵەکەم هەان لە پۆلی یەکە خواگادارە لە لاینی جل و بەرگ و خواردن و لە ڕەمەزانە هەموو کاتی هاوکاریان کردین و دوعای خێرتان بۆکەین ئیشەڵڵا. وەڵایزان ڕێکخراوی قوتابیانی هەیە کوردستانی سەر بە کۆمەڵی دادگەری ساڵانە و مانگانە و ڕۆژانە و بەردەوام چالاکی جۆرا و جۆری بواری پەروەردەی قورآنی پیرۆزی هەیە یەکێکیش لەو کارە چالاکیانی کە لە چەند ڕۆژی ڕابردوو لە تەواوی شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان جێبەجێیان کرد ئەویش پرۆژەیەک بە ناوی مەهات کە بۆ لەبەرکردنی سوورەتی ڕەحمان و لە قورآنی پیرۆز کە ڕێژەیەکی زۆر لە قوتابی و خوێندکار وەروها کەسانی بەتەمەن مناڵ بەشدار بوون لە خانمان لە پیاوان ئەویش دەنگدانەوەیەکی زۆری هەبوو لە بەشێکی زۆر لە شار و شارۆچکەکان بەشداربوویەکی زۆر فراوان هەبوو دانیات خۆشحاڵی بوو دیمەنی زۆر
تایبەتی بێگومان یەکێک لە جیاوازی ئەم پرۆژێ بوو کە زیاتر لە 33,000 کەس بەشدار بوون و لە دەرەوەی وڵات و لە بەشێک لە ناوچە دابڕێنراوەکانی ژەر ڕێژەیەکی زۆری شەدانیانە 33,000 کەس بەڕاستی لەمڕۆ تۆ بتوانین کۆکەیتەوە دەستجێگەی دەستخۆشیە زۆرەوە دواتر من باسمەوە کرد قورسی و ناڕەحەتێکی دوای ئەوەیە دوای ئەم پرۆژەیە کە دەبێت هەموو ئەو تاقیکردنەوەوانە بێن چێکی بکەنەوە ئەنجامەکە دەربچێت بۆ دەستخۆشی بۆ ڕێکخراوی قوتابیانی کوردستان هەمیشە بەردەوام پرۆژەی زۆر جیاواز و پرۆژەی زۆر بەسوودی هەیە بۆ هاوڵاتیان و بۆ خەڵکی ئەم هەرێمەوە نیەتیشانت دووبارە پرۆژەی دیکەیان هەبێت کە سوورەتێکی دیکە لە قورآنی پیرۆز لەبەر بکرێت پێکەوە بینەری ئەو پرۆژەیە دەبین کە قورآنەکەم مەی ڕووناکی ژینم بە نووری تۆیە گەر من ببینم نەغمەی جەنەتی خوڕپەی دڵاکەم باخی زانستی تۆی دڵاکەم یاسای ژیانم دەستوری بوونم یاسای ژیانم زۆر خۆم بە خۆشحاڵ دەزانم کە بەشداریم کردووە لەو پێشبڕکەیەدا زۆریش خۆشحاڵم هەلی من ئەوە نییە مەرج نییە بڵێن ئیلان یەکەم بمویان بڵێن ئەوەی کە داوای دەکەن دەڵێن ئەوەندە خەڵاتی هەیە مەرجی من ئەوەیە بڵێن میهمەوەی بەشداربی لێرەکانە و دانەبڕێ هەلی من ئەوەیە کە دانەبڕێم و بەشدارم زۆریش خۆشحاڵم زۆریش خۆم بە خۆشحاڵ دەزانم کە بەشدارم لەبەر خاتی قورآنەکە شەوا من دڵم خۆشە بە قورآنەکە و زۆرم قورآن خۆش دەوێت من لە ماڵشدا هەمیشە پێم خۆشە دائیم و ساعت قورآنەکەم بەدەستیەوە بێ ینی وەک بۆتە هاوڕێ لەگەڵم قورآنەکە بۆتە هاوڕێ هەمیشەیم لە ماڵەدا بە دڵنیاییەوە بە خۆشحاڵیشەوە منداڵەکانم لە ماڵێ بووکەکەم زۆر هانیشی دام کچەکەم کوڕەکانم عنی پیاوەکەم زۆر هەمویان دڵخۆشن بەوەی کە من بەشدارم ینی بڵێم بە تایبەتی بڵێم کوچکەکانم هەمویان هەر زۆر ئەوەنا دەڵێنە تو ماشەڵا ئەوەی باشت هەیە ینی کە دڵم ئەوم لەبەرکردم لەوەی پێم دەڵێنە تو قورئانەکەیان بێشکێت تویان ینی لەو تەمەنی داوای لەبەر دەکەی زۆریش خۆشحاڵم هەمویان هیچیان بەربەزنین لەبەر بەڵێ قورآنەکەم مەی ڕووناکی ژینم بە نووری تۆیە گەر من ببینم وڵای خۆشەویستی خوای گەورە و خۆشەویستی دینی خوای گەورەیە کە ئێمە سەر ڕای ئەرکی خۆمان ئەرکی دایکایەتی بەڕاستی ئەرکە لە سەرمان بەڵام ئێمە بۆ خۆشەویستیمان بۆ قورئانی پیرۆز و بەرنامەی دینی ئیسلام ئێمە دەستمان کرد بە لەبەرکردنی قورئان و هەوڵماندا بەسەر بەبەستەکان خۆشەویستینێ و دڵ و دەروونم خۆشەویستینێ و دڵ و دەروونم خۆشحاڵم بۆی کە من کە لەگەڵی کە خاوەن منداڵیشم بەشداریم کردووە چونکە پێم وایە ئینسان هەبوونی منداڵ ڕێگرنی لەو کارانە لە بەشداریکردن لەو جۆرە پرۆژە و دەرسانە ئەسڵەن وە باشترە پێشتر ئاماژەم پێکرد دایکان زیاتر بەشداری ئەو جۆرە پرۆژانە بکەن چونکە هەروەک پێشتر ئاماژەم پێدا منداڵ پەروەردەی دایک هەڵدەگرێت کە دایک خاوەن باگراوندێکی سەقافی و دینی بوو منداڵەکەشی هەمان شێوە لە داهات لە بۆ شێوەی دایکی دەرەچێتەوە بۆیە پێویستە دایکان منداڵ لە هەموو دایکێک دەکەم کە بەردەوام بەشداری لەو جۆرە پرۆژانەدا بکەن تاکو لە پێناو بنیادنانی داهاتێکی گەشت بە منداڵەکان شەوقی تۆ باسە لە نێو سینەمدای چەشنی هەناسە لە کۆڕی یاران شەوقی تۆ باسە پرۆژەی میهاد بۆ لەبەرکردنی سوورەتی ڕەحمان وەک پەرچەکردارێک دژی ئەو بڕیارانەی کە ئەو ڕێکخراوانەی کە کاری بانکخوازی دەکەن بۆ لەبەرکردنی قورئان و بانگەوازی دەکەن و لە سنووری ناوەندی ڕانیە بگرێت 2000 کەس زیاتر تێیدا بەشدار ئەمە جێگای دڵخۆشیە کە دەبینین مسلمانان بە جۆش و خرۆشەوە کاتێک دەبینین لە هەر جێگایەک بڕیارێک یاخود شتێک دژایەتی دینەکەیان بکرێت دژایەتی بەهابەرزەکانی ئیسلام و کۆمەلگا بکرێت دەبینین بە جوانترین شێوە بەدەمیەوە دێوە سوپاسپایۆ دەکەم کە من خۆم و کچەکەم و هاوسەرەکەم بەشداری دەستخۆشتان لێ دەکەم خوای گەورە سەرکەوتان کە ئێستاها هەست دەکەم کە مەلایکەی خوای گەورە هەموو چاودێریمان بەسەر دەکە لە بەرەوەی سوورەتێک لە سوورەتەکانی قورئانی پیرۆز لەبەرمان کردووە و خەریکی ئیمتیحاناتی
تواز بەخوای گەورەجا ئەوەی لەوەیان کە لە ماڵی ینی دایم قورآن و شتانە بەکاردێنم کە کچەکەشم زۆر حەزی لێ ینی خوێندن و ئەوە لە بەرکردنی قورآنی هەندێک لە دزوی هەمەشی لەبەرە بەس لەوەی داگوتی من دەبێ هەر بەشداری بکەم لە کات داگوتمەوە بۆ گەبرانە کوتیار حەزم لێ بەشدارکەم کەمێکی ئەوە کردبوو بەس بەو شێوەی نەبوو بەس لەخوای بەزاد بێ سوپاس خوای گەورە دەکەم کە بەشداری کردووە خۆم و هاوسەرەکەم منداڵەکەمان بەشداری کردووە إنا أعطيناك الكوثر فصلي لربك وانحر إن شانئك هو الأبتر أرام جانم تمار دردم تاق شفايته باهي سردم قرآنكم أيه چرا كيدينم سارج هرچي جانو برينم قرآنكم أي چرا كيدينم سارج هرچي جانو برينم لەگەڵ هاوکارم دانیار نورەدین بەڵگەڵ بابەتەکانی ئەمڕۆی پرۆگرامی پامی ڕۆژمان پێشکردن تا پرۆگرامێکی تر بەخوای گەورەتان سپێرین خواتان لەگەڵ هیوای تەندروستێکی باشتان بۆ دەخوازین خواتان لەگەڵ دەست